سڵاوتان لێبێ و نیوەڕۆتان باش میوانانی بەڕێز بە خێراتنتان دەکەین بۆ گفتوگۆ و دیدارێکی تایبەت بە پرۆسەی ئاشتی. بە ناوی خۆم و هاوڕێیانم لە دەستگای میدیایی شارپرێس و ناوەندی توێژینەوەی شار ئامادەبوون و ماندووبوونتان بەرز دەنرخێنم و ڕێز لە ئامادەبوونتان دەگرین. لای هەمومان ئاشکرایە دوای ئەوەی کە باز لەوە دەکرێت نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری جەوهەری بخۆیەوە ئەبینێت، حتمەن گەلی کوردستان لە هەر چوار پارچەی بەشکراوی کوردستان بێبەش نین لەم گۆڕانکاریانە. لە باشووری کوردستان ئەوەی پەیوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵیەوە ساڵانێکی زۆرە لە بابەتی دەستور، مادەی 140 مادەکانی تایبەت بە هەرێمی کوردستان و مافەکانی گەلی کورد تا ئێستا بچووک بووەتەوە بۆ بابەتی موچە و قوتی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان، کێشە و گێرمە و بێنەوبەردەیەکی زۆری لەسەرەکرێت. حتمەن هەمومان کۆتا خاڵ ئەبێ بڕۆینە پرۆسەی ئاشتیەوە و بە هەنگاوەکانی ئاشتی بگەینە ئەو ئەنجامانە. لە ڕۆژهەڵات بە هەمان شێوە ئەو کێشانە کەم نین کە بەرۆکی کوردانی ڕۆژهەڵات دەگرن، لەوێش حتمەن ناو بەناو لە ساڵانی ڕابردوو کۆمەڵێک هەنگاونراوە و دەنرێت و ڕەنگە گۆڕانکاریەکان لە نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەنگاوەکان لەوێش خێراتر بکەن. ڕۆژاوای کوردستان دوای ئەوەی کە ڕژێمەکەی ئەسەد ڕووخا هەموو چاوەکانی جیهان لەسەرەوەن ئاخۆ کورد لەوێ چی دەکات، لەوێ کورد ڕۆڵی چی ئەبێ، پێگەی چی ئەبێت. هەمومان دووردۆنگین لەوەی کورد لەوێ بە شێوەیەکی ئاشتیانە ئەتوانێت ببێتە بەشێک لە حکومڕانی داهاتووی سووریا، یان دیسانەوە ئەبێ درێژە بە خەباتی چەکداری بدات کە سەرنجامی ئەوەش دیسانەوە ئەبێ بزانین دەڕۆینەوە سەر شاڕێگەی ئاشتی. باکووری کوردستان دوای شەڕ و ململانێ و دیسانەوە بێنەوبەردەیەکی زۆر و ژمارەیەکی زۆر شەهید و ژمارەیەکی زۆر لە کوژراوان لە سوپای تورکیا، سەرنجام ئێستا پرۆسەیەک بۆ چەندەمین جار پرۆسەیەک کەوتۆتەوە سەر ڕێگا کە پرۆسەی ئاشتیە. دیدارەکانی ئۆجەلان، شاندەکانی ئیمرالی، قسەکانی بەرپرسانی باڵای تورکیا، چ بە هەڕەشە و گوڕەشە، چ ئەوەی کە هەندێکیان قسە لەسەرەوەکەن لە پەرلەمانی کوردستانەوە لە پەرلەمانی تورکیاوە پرۆسەی ئاشتی هەنگاوەکانی جێبگرێت و کێشەکان چارەسەر بکرێن. هەموو ئەمانە بۆ خۆی کۆمەڵێک بابەتن کە ئەکرێت زۆر بە وردی قسەی لەسەر بکەین، بە تایبەت پرۆسەی ئاشتی تورکیا کە ئێستا گەرمترین بابەتی ڕۆژەفی کوردانە لە تەواوی جیهان. شاندەکانی ئیمرالی دوای بینینی ئۆجەلان، دوای گواستنەوەی پەیامەکانیان بۆ ئەو کەسانەی کە پێویستە پەیامیان پێ بگات لە دوو سێ ڕۆژی ڕابردوو تا ئێستش لە هەرێمی کوردستان ژمارەیەک دیداریان ئەنجام داوە و قسەی جددی لەبارەوە دەکرێ و هەمومان چاومان لەوەیە ئەو هەنگاوانە بەکوێ دەگەن و دڵنیام هەموو کوردێکیش ئەوەی کە دەیبینین و دەیخوێنینەوە و دەنووسرێت قسەی لەسەر دەکرێت، هەموو کوردێک لەگەڵەوەی پرۆسەی ئاشتی بکەوێتە سەر شاڕێگە و کێشەکان بە ئاشتی چارەسەر بکرێن و پرۆسەی ئاشتی لە تورکیا بەرهەمێکی هەبێت. کاتان زۆر ناگرم، ئێمە ئەمڕۆ لێرە لە خزمەتانان بۆ پێشکەشکردنی چوار بابەت لە چوار ڕەهەندی جیاوازەوە. پانێڵستە بەڕێزەکانمان هەر یەکەیان لە بوارێکە لە گۆشەنیگایەکەوە دەڕوانێتە پرۆسەی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و کورد لە ناو پرۆسەی ئاشتیدا بە تایبەتی لە تورکیا. پانێڵی یەکەممان بابەتێکی بەڕێز عومەر گونەش پارێزەری ئۆجەلانەکە بە شێوەی ڤیدیۆیی ناردوێتە خزمەت بەڕێستان، ئێستا نمایش دەکرێت. حتمەن ئەو باسی ئەو نەخشە ڕێگایە دەکات، باسی هەنگاوەکانی پرۆسەی ئاشتی ئەکات، باز دەکات کە پرۆسەی ئاشتی لە تورکیا تا چ هەنگاوێک ڕۆشتۆتە پێشەوە وەک پارێزەری ئۆجەلان قسەی لەسەرەکات. دواتریش پانێڵستە بەڕێزەکانمان بانگ دەکەینە ئێرە و قسە لەسەر ئەو تەوەرانە ئەکەن کە تایبەتە بە پرۆسەی ئاشتی. ئێستا هەمومان بینەری بابەتەکەی بەڕێز عومەر گونەش پارێزەری ئۆجەلان دەبین، دواتر لە خزمەتتان درێژە بە پانێڵەکەمان دەدەین. مرحبا، سلاو و ڕێز ژوە هەموویان ڕا. ئەف پێواژوویە ku nû destpêkiriye çermehberê destpêkiriye meriv hîna nikare wek pêvajoya aşitî binav bike.
ev pêvajo hinekî karakterîstîkî wî taybet heye. Pêvajoyên heta niha hem ê çareserî yan jî pêvajoyê ku ber bi çareserî diçûn bi giranî ji mecburiyetê hundirîn derdiket. Yani têkoşîna gelê Kurd zorê dida dewletê ji bo ku dewletê bîne ser masê aştiyek pêk bîne. Bi piranî ji vî mecburiyetê dihat. Yani têkoşîna tevgerê, têkoşîna gelê Kurd, têkoşîna di hemû qadan da, di hemû war û wargehan da têkoşîna gelê Kurd dewletê danî ser masê ku dewlet jî mecbûr dima dihat ser masê lê dewlet heta niha her firsend didî ji vî masê reviya vî masê hilweşan. Îro hinekî rewş guher ye di gel dînamîkên têkoşîna gelê Kurd dînamîkê derveyî jî li lehê Kurdan pêk hat pêşveçû. Ji ber wî jî dewlet xwe di metirsiyekî mezin da dît. Bi taybetî ev 10 salê dawî dewlet bê navber û bi hemû wasiteya xwest gelê Kurd tune bike yan jî wek yan jî ji ser nasnameya xwe dûr bixe ji têkoşîna wî bitemrîne. Lê ev pêk nehat digel hem ev pêk nehat hem jî gelê Kurd di rojava da hinekî din xurt bû, zêdetir bû. Têkoşîna gelê Kurd îdî wek potansiyelekî li ser nirxên mirovî bala hemû dünyayê kişand. Yani di serhildanên jinan ê Îran û Rojhilatê da jî îdî sloganên vî hereketê, sloganên gelê Kurd îdî ji hemû gelan ra, ji hemû war û wargehan ra, ji hemû bindestan ra wek sloganên hêvî tê binavkirin pê tê bikaranîn. Ev bala hemû dünyayê dikişîne û digel vî deh sal şûn da jî şerê İsraîl û Îranê bi tevahî atmosferekî, bi giranî atmosferekî li lehê Kurdan pêşxist. Ji ber wî dewlet însiyatîfa xwe ya ku rojhilata navîn bikaribe ku siyasetan çêke, dîzayn bike, berî jî xwe pir bi sînor bû, hindik bû, lê îdî ya jî vî însiyatîfê jî ji destê xwe girt. Ji ber wî jî dewlet wek refleksekî dewletê ket nav liv û tevgerê û bikaribe cardin bikaribe bige ji wî hêzê ku bikaribe kontrol bike, dîzayn bike rojhilata navîn heta ku merhelekî. Ji ber wî vî pêvajoyê ji mecburiyetên dînamîkê hundirîn yani têkoşîna gelê Kurd û dînamîkên derveyî ên ku şerê İsraîl û Îranê mecbûr ma ku vî pêvajoyê bide destpêkirin. Feqet di vî meseleyê da yani di meseleyê vî pêvajoyê da pirsgirêkekî mezin heye. Ev jî zihniyeta dewleta Tirk e. Dewleta Tirk heta roja îro yani ji avakirina Cumhuriyetê heta roja îro 102 sal e tek problemekî xwe bi aştiyane çareser nekiriye. Ew kadroyên ku rêvebir ên dewletê ji dewleta Osmanî tevarûs bûye ew jî berê tevlihev bûn yani ên demokrat nav de hebûn bi giranî faşîst bûn bi giranî Tirkperest bûn lê belê jî dîsa di nav wan de hinek kadroyên ku ademî merkeziyetî wî fikrê diparast yan jî fikrê hinekî xeserîtî diparast yani nirxên ku demokrasî hin tê de hebû hinek wan fikranan jî diparastin lê ev 102 sal e bi giranî ev fikrana jî têk çû û dewletê neslekî yek homojen yek rengî pêk anî anha di nav dewletê da kesê ku wek fikrêkî wek teorîkî demokrasî pêk bîne tune ye. Ev li pêşiya pirsgirêka çareserkirina pirsgirêka Kurd astengekî gelek mezin e. Heta niha pirsgirêkên Kurd pêvajoyê aştî hatibûn destpêkirin û xetimandina vî van pêvajiyane jî dîsa ev zihniyet bû mixabin. Zihniyeta rêvebirên Tirkiyeyê hê pirsgirêk axwasa pirsgirêkekî mezin ranake ku çareser bike ji re jî ne amade ye. Lê anha dewlet dîsa jî vî wek refleksekî nîşan dide yani dixwazî çareserkî feqet tişta ku em jî çareserkirinê fehm dike û dewlet femkirin gelek ji hev cuda ye. Dewlet dixwaze ku Kurd yani Kurd statüya Kurdan tune bibe
hebuna Kurdan di çi merhale da bijî dibin kontrola Türkiye da be o Türkiye dixwaze wan kontrol ku ser wan razî bibe hêzekî nû. Fakat Divrada Brez Öcalan karakteri Brez Öcalan tekoşina reveriya Brez Öcalan o karakteru terza müzakereya meşandına müzakereya Brez Öcalan gelek gringe. Brez Öcalan jî van vi mecburiyeta devletê baş dizane, baş dixune. Ez dikarim bibêjim pir kêm insan hene ku bixase Brez Öcalan devleta Tirk ji kurahî û ji hemû hûrgiliyên va devleta Tirk nas dike. Yani Brez Öcalan baş pir pispor vî aliyê da. Ez bixwe jî şehedim ku hani Brez Öcalan di vî aliyê de hem taktik hem stratejik çiqas dikare hêzekî mezin û dikare bikarbîne. Ji ber wî Brez Öcalan hem van dinamîkên hundirîn hem jî ê derveyîn pir baş dinirxîne. Helbet ji Brez Öcalan pir kêm agahî hate nahatiye. Lê dîsa jî meriv hem ew agahiyên ku hatiye û tevên agahiyê terza Brez Öcalan ên berê û pirtûkê wî teoriyê wî giştî didi berçaxwe mere dikar hinek tişta nîzîkê zelaliyê bibêjin. Brez Öcalan ji ber ku vî egerê û mecburiyetên dewletê baş dizane dixwaze ku vîya wek firsendekî bikar bîne. Heger ku ev firsend baş bê bikaranîn hem Kurd dibin statû xwedî statû hem astengiya ku Türkiye li hemberî astengiya Türkiye ku li hemberî statû girtina Kurdan wek li pêşiyê li berçavê ew jî ji holê radibe. O Türkiye jî mecbur dimine ku di nav xwe da heta merhelekî hin ber bi demokrasî biçe. Ev pêk tê anayê tiştekî dine. Lê Brez Öcalan dixwaze vîya wek firsend bikarbîne wisa dixuye. Di pêvajiya 2013-2015 da jî dîsa bi vî rewşê pêk hatibû. Wê demê 2012 meha heftan da Kurdan di Rojava da şoreşê dayû dest pê kirin, bajarên xwe bi dest xistibûn û hema piştî wî du mehşûn da Brez Öcalan teklîfekî li dewletê kir. Dewlet jî di nav xwe da gelek tengasiyên klîkan şerê navxweyî nav klîka îxtidarê desthilatdariyê dijiya. Brez Öcalan got tu di nav xwe da tengasiyekî dikişîne mekanîzmaya darbeyê di nav te da tê jîn û em jî dixwazin bibin xwedî statû. Heger ku em bikaribin îtîfaqekî pêk bînin û pêvajiyekî li dar bixin her du teref jî bi qezenç derdikeve jî qezenç dikin. Yani bi vî awayê teklîf li dewletê kir. Dewlet vî teklîfa Brez Öcalan nirxand û du pêvajo du sala zêdetir ew pêvajo berdewam kir. Ev pêvajo qezençkirina wî pêvajo a herî sereke astengiya Türkiye li pêşiya Kurdan ji holê rabû. Yani pêşiya Kurdan ji hêla Türkiye ve ve her çixwaz Türkiye destek dida Daişê gelek astengî derdxist jî lê van astengiyana di evekî merhelekî jêr de bû dewletê nikarî bû duî pêvajiyê da astengîn pir mezin derxin pêşiya Kurdan. Ev pêvajoya û ev pêvajo bi giranî li lehê Kurdan meşiya û dûra jî Kurd di Rojava da statûyekî fiîlî bi dest xist. Îro jî zemînekî din derketiye pêşiya Kurdan. Ev zemîn jî di Rojava da ji ber ku hêzê navdewletî îdî Kurdan di Rojava da wek hêzekî nû û hêzekî sereke hêzekî humanîter destnîşan dike. Bala wan dikişîne dixwazin ku Kurd û dostê Kurdan di wê derê da bibin xwedî statû. Bibin statû ev firsendekî pir mezin e di Sûriye nû da û li hêla din di vî şerê İran û İsraîlê da jî derfetên mezin wê pêşa rojê da li rojhilata derkeve û di wê derê da jî Kurd xwedî potansiyelekî pir mezin e û ev Brez Öcalan jî dixwaze di vî pêvajoyê da van firsendana li lehê Kurdan bikar bîne ji bo wê jî lazim e ku di Tirkiyeyê da pêvajiyekî bide dest pê kirin ser vî mecburiyeta Tirkiye jî tiştekî bide dest pê kirin û bikaribe Tirkiye jî ji ber bi demokrasiyê ve bitewîne. Yani ji dewletekî faşîst, homojen, jakoben ber bi demokrasiyê ve biqulipîne. Esas sedemên wî ev e tiştekî wisa bibe Rojava di warê hukukê de jî dige ji statûyekî polîtîk
de roşlata jî wê peşarojê da wê berbistatûbûrê biçe. Di Tirkiyeyê de jî hinek mafan bigire û pêvajiyekî nû bide dest pêkirin û ew jî berbistatûbûn xwedî statûbûnekî biçe, statûbûnekî polîtîk biçe. Ji ber wî ev pêvajo beriya her tiştî meriv bi ser baweriya dewletekî, baweriya Tirkiyeyê nikare ava bike. Divra da fersendê ku alî siyasî da pozisyonê siyasî da valahiya siyasetê da valahiya şer û pevçûnên nav İsraîl û İranê da derketiye ev ji me re wek fersend em dikarin bikar bînin Birêz Öcalan dixwaziya wek fersendekî lehê Kurdan, li lehê gelan, li lehê demokrasiyê heta li lehê demokratîk bûna Tirkiyeyê bikar bîne û astengên pêşiya Kurdan paqij bike û Kurd vejînekî nû bi dest bixe. Bi dest bixe statûyekî polîtîk bi dest bixe. Ev wek dîrokê da momentekî haq rastî jî momentekî nû ye, fersendekî dîrokî nû ye. Lazim e ku em di her warê da vî ya wek fersend bişixulînin. Li ser baweriya dewletekî na, li ser baweriya xwe, li ser esasên xwe, li ser hêzên xwe, li ser hêza têkoşîna gelê Kurd, têkoşîna tevgera azadiyê, li ser hêza gelê Kurd, li ser hêza hemû sazî û qadên war û wargeh û qadên têkoşînê em bawerî bixwe bînin. Em bawerî bi vî fersendê bînin ku em bikaribin vî fersenda ku derketî pêş me bikar bînin. Di 2011 dema ku di wî dema ereba biharan da di Sûriyê de jî dema ku dest pê kiribû Birêz Öcalan wî çaxê jî pir zelal gotibû hûn nevin merivên kesî hûn terefên Esad rejima bas negirin ê muxalefet jî bi qasî wan faşîstin û anha zemînekî pir baş heye ku Kurd di rêya demokrasiyê da bi gelê din ra bi dostên din ra dostên xwe zêde bike bi hevkariyek mezin israr bikin û dikarin xeta sêyemîn a demokrasiyê bikar bînin, dikarin bi ser kevin jî. Rastî jî di wirda gelê Kurd têkoşîna gelê Kurd di wirda azmûnekî gelek serkeftî bikaranî û bi ser ket. Ew reşa ku hêza ku ana îro Kurd derketî jî dîsa bûyî mantaliteyê bûyî stratejiyê hat bi dest xistin. Ji ber wî îro jî firsendekî bûyî awayê Birêz Öcalan dibîne. Ev firsend dîsa em bikaribin di wî xetê da israr bikin di xeta têkoşîna ku vî ewa ku derketî pêşa me israr bikin bi xwe bawer bin dostên xwe zêde kin him di warê sivîl da him di warê rêveberiyê da him di hemû qadên din da di warê dîplomasî da lobî da dünyayê da vî firsenda dîrokî bikar bînin em ê bi ser kevin Birêz Öcalan bi vîya bawerê bi vî awayê dest bi vî pêvajoyê kiriye. Ev fersenda dîrokî lazim e ku neyê xerckirin ji ber wî Birêz Öcalan tevgera Kurd, gelê Kurd, rêveberiya xwe ser a Rojava û tevê saziyên Bakur, saziyên Başûr, rêveberiya Başûr û tevê saziyên têkoşînê ên Rojhilat hemû bi hev re li ser stratejiyekê yekpare, li ser stratejiyekê esas dûr û dirêj û lê gav bi gav bikaribin vî karê bimeşînin. Wê Tirkiye bixwaze nexwaze jî wek astengekî ji dewrê derdikeve û em bi ser dikevin ev serketina me di Rojhilata navîn da jî wek 15 salê 12-13 salê dawî hêviyek nû derxisî holê ev hêvî geştir dibe zêdetir dibe û em ê bi ser kevin. Silav û rêz ji we hemû re. سپاس بۆ ئامادەبوونتان و گوێگرتنتان. ئێستا داوا لە هەرێک لە بەڕێزانی پانێلیست دەکەین بفەرمونون بۆ سەر ستەیج بە هیواین دیسانەوە خەلەلی دەنگمان نەبێت لە خزمەت ئێوەی بەڕێزدا ئەوەی کە ئامانج و مەبەستە باس بکرێت. هەرێک لە بەڕێزان کاک دکتۆر حەکیم عەبدولکەریم، بەڕێز کاک دکتۆر شۆڕش حەسەن، بەڕێز کاک دکتۆر جەعفەر عەلی با بفەرمونون بۆ پێشکەشکردنی بابەتەکانیان. بەخێربێن بەڕێزان.
کاک دکتۆر حەکیم 15 خولەک لە خزمەتە بین بۆ ئەوەی باسی هەنگاوە پێکەوەیەکان بکەیت بۆ ئەوەی کورد لە پرۆسەی ئاشتی چۆن بچێتە پێشەوە و چۆن پێکەوە هەنگاوانە بچنە ڕێوە بۆ ئەوەی پرۆسەی ئاشتی ئەنجامێکی باشی بێت. سپاس. سپاس بۆیە بابەت بابەتی زیاتر بابەتی پێکۆژیانەوە ئەو ڕێگەشانەی کە کوردستان خاوەنی پرۆژەیەکە کە پرۆژەی کوردستانی دیموکراتیە. لای هەمووان ئاشکرایە کە ناوچەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی لە خێرانێک و تەنگەشەیەکی گەورەیە بەردەوامی دوای دروستبوونی دەوڵەتمەندەوە بۆ 100 ساڵ بۆ بەری بەزانی خۆمان ئەو بۆ 102 ساڵەکە خێرانەکان زیاتر گەشتەکان زیاتر ئاژەڵەکان ناوچەکان هەموومان پێمان بڵێن بۆ ئەوەیش کە بتوانین چارەسەری بدۆزینەوە پێش ئەوەی پێویستە لە ڕیشەی خێرانەکان بزانین. کاتێک کە تۆ سەرچاوە و هۆکارەکانی دروستبوونی ئەو خێرانە ناسێن بێگومان ئاراستەی چارەسەرەکان بە بنبەرزەگا بۆوە یعنی لە سیستەمی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو دیزانەی کە کراوە نەک بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو بۆ ئەوروپا دوای ئەوەی کە لە سەرەتاکانی سەدەی کۆتاییەکانی سەدەی 19 و سەرەتاکانی سەدەی 20 کاتێک کە ئیمپراتۆرەتی نەمسا و مەجەر و بروسیا و ئەمپراتۆرانە و شەڕی ئاینەکان قۆناغێکی تریان هێناوە پێشە کە قۆناغی دەوڵەتنەتەوە و بچووکبوونەوەی ینی ئیمپراتۆرەکان کۆتاییدا ئەمە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئێمە لە دەوڵەتی عوسمانیا ئەیبینین کاتێک کە وردە لە کۆتاییەکانی سەدەی 19 خاکەکەی هێدی لەدەسەدا دواتریش ئەوەی کە پێ هەر کەسێ لەوە مێژووی شار ئیمپراتۆری عوسمانزانیە گەشتە ئەو قۆناغی کە لە جەنگی یەکەمە ئەو دۆڕانەی کە بە دۆڕسات سیستەمی بڵێن ئیمپراتۆرەتی عوسمانی کەوتە ئەو دۆخەی کە ئەیبینین لە ئەنجامدا کۆمەڵێ دەوڵەتیان بۆ دروستکردین بەڵام ئەم دەوڵەتانە ینی بە هەموو پێوەرێ پیان ئەڵێن دەوڵەتەکان دەوڵەتە شکست خواردەکان بۆچی چونکە ئەوەی کە داڕێژەری سیستەمی دەوڵەت نەتەوە بوو بۆ ناوچەکانی خۆمان زلهێزەکان و ئامانجیشیان پاراستنی بەرژەوەندیەکانی و بەرژەوەندیەکانشە بۆیە قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە لای دەوڵەتانی زلهێر هەرگیز وەک قەیران سیر نەکراوە بۆچی چونکە نەبووەتە مەترسی لەسەر بەرژەوەندیەکانیان یعنی ئەو هەموو خوێن ڕشتەی کە لە ناوچەکەدا ڕوویداوە قەت خەیاڵدانێکیانەوە بەڵام دەبینین کە ئێستا بە جۆرێ لە جۆرەکان ویستی جارێکی دە دیزاینکردنی ناوچەکانی ئەگەر بۆیان بێتە سەر ئەمە لە شتێکەیە کە فەلسفەی پشتی ئەم دیزاینکردنە بەڕێز ئەبڵاوجان پێ وایە فەلسفەیەکێک کەویش فەلسفەی مۆدێرنەتەی مۆدێرنەتەی سەرمایه‌داری خودی لە ناو دەوڵەتانێک کە دروستکراوە یعنی یەک کۆمەڵێک چەمکی ئەساسی بۆ نەتەوەکانی ڕۆژهەڵات ناوەڕاست بە تایبەتی ئەمە کە قسەمان سەر پرسی کووردە کە یەکێک لە سەرەکیترین زاڵبوون ئەسیمیلیشن تەنانەت کۆنتڕۆڵکردن یەکبوونی ناچاری یعنی ئەوەی کە بێڵێن ئیندیماجێکی قەسری کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ کورد بە ڕوونی ئاشکرا دیارە ڕەنگە ئەمە لە ئەمازیغەکانە ڕەنگە لە تەنانەت لە زۆر وڵاتی دریش لە شەرقا ئێمە ناچنە ئەو باسە بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بێت مۆدێرنەتەی سەرمایه‌داری پرسیارێکی ئایا ڕەگەسەرەکانی پایەی مۆدێرنەتەی سەرمایه‌داری چییە ینی بۆچی سەرمایه‌داری بەم شێوە مامەڵەی لەگەڵ گەلانی ناوچەکەدا کردووە بۆچی بۆ بۆ دیۆزمەی کە بەردەوام خوێن و خوێنڕشتن بۆتە بە کاراکتەرێکی سەرەکی ینی باو بۆ لەم مەنتیقانە یعنی بۆ ئەمە پێویستمانە سیستەمێکی جیاواز لەو سیستەمە بێنینە ئایەوە یعنی ئەگەر بەڕێز ئەبڵاوجان قسە لەسەرەوە کە هەتا ینی ئێمە نەتوانین پایەکانی سیستەمی مۆدێرنەتەی سەرمایه‌داری نەدۆزینەوە کە بریتیە لە مەسەلەن سەرمایه‌داری خودی سەرمایه‌داری لەگەڵ باوک سالاری لەگەڵ دوورکەوتنەوە لە بناماکانی ژینگەوەمانە پێ وایە کە ناتوانین هەرگیز بڵێن ڕێوشوێنێکی وا بنووسە کە ئەڵتەرناتیڤی ئەم سیستەمە بێت چونکە لە ناو ئەو سیستەمەی کە ئێمە داوایەکەن پێویستە ئەو چەمکانی لە بری ئەوەی کە باسمان هۆمۆژۆن و پەراوێستن و پێکەوە لکانی قەسری پێویستمان بە قوبوڵکردنیەکە پێویستمان هێنانە ئارای کەلتورێکی فرەیی و پێکەوە ژیانەیە بۆیە ئەم پێکەوە ژیانە هەتا ئێستا نەبووەتە بە کەلتوری بڵێن ئاراستەکردنی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یعنی
بەڕێز ئەبڵاوجلان لە زۆر شوێنە باسی لەوە کردووەڵێ ئەگەر پراوێزکردن و گرژی نێوان گروپەکان یعنی ئەو پراوێزکردن و گرژی لە نێوان گروپەکانەوە ئەگەر سەرمایەکی مادی سەرمایەکی بەشەری سەرمایەکی ئەوەی کە ناوێنەی توانای بەشەری سەرف کرد بێت ئێمە ئەتوانین ئەگەر کللتوری پێکەوە ژیان و ئاشتی و ئارامی بکەین بە ئەجندای کارکردمان بێگومان ئەتوانین قۆناغ و بازدانێک بۆ بابەتە بدۆزنەوە کە بتوانین کار لەسەرمەگەین بۆ ئەمە بەڕێز ئەبڵاوجان لە بری دەوڵەت نەتەوە پێشنیاری شتێکی کرۆ پێڵن نەتەوەی دیموکرات نەتەوەی دیموکرات لە ناو دەوڵەتە ئەمانە ئەم بەراوێزکردنەیە بەڵام لە ناو نەتەوەی دیموکراتە پێی وایە کە ئێمە بەڕێز ئەبڵاوجان قسێکی ئەڵێ ئێمە لە ناو دەوڵەت و واقعێک و دیفاکتۆیەکەیە ئێمە ناتوانین بین بە خەتکوژێنەیەک خەریتەی ئەم دەوڵەتانە هەمووی بسوڕنەوە وەکو میلەتێکیش ئەتوان چی بکەین ئەتوانی بەو پایانەی کە سیستەمی دەوڵەت نەتەوەی لێ دروست بووە و بەو پایانەی کە مۆدێنەتەی سەرمایه‌داری توانیوێتی دەوڵەت بەڕێوەبردنی ئەو سیاسەتە ئێمە هەر لەسەر بنەمای ئەو پایانە دەوڵەت سیستەمی دەوڵەت نەتەوە کە بریتە لە یەک ئاڵا و یەک ئەلەم و یەک سنوور و ئەمانە هەموو ئێمە توانین نەتەوەی دیموکرات بێنی لە پێشەوە کە بریتە لەو چەمکەی کە پێکەوە ژیان یەکێکە لە ئەساسەیە فرەیی قوبوڵکردن ئەلبەتە ئەم هۆرە ینی هەموو ئەو هۆکارانی کە بوونە شکستی دەوڵەت نەتەوەکان دەرەنجامی لە دەستانی ڕەوایەتی سیاسی کۆمەڵایەتی دوورکەوتنەوە لە دیموکراسی ئەو بەهانەیە کە ئەبنە هۆی ئەو چەمکەی کە نامان ناوە پێکوژە هەر لەبەر ئەم ڕوانینانە بەڕێز عەبدوڵڵاجان لەناو چەمکی نەتەوەی دیموکراتە کۆنفیدراسی دیموکراسی ئاماژە پێگا کۆنفیدرالیزمی دیموکراتی کە پێی وایە مادەم ئێمە لە کۆمەڵگەلێکین لەناو قوارەیەک و ئەو سیستەمەی کە تیایداین دەژین هۆکارەکان چێوتمان لە دەستدانی ڕەوایەتی سیاسی ڕەوایەتی دیموکراتی هەر ناوێکێنەی ئەگە سەیری دەوڵەتەکانی خۆمان بکەی ئەمانەی تیابین بەڵام بۆ ئەوەی ئەمە تەجاوزکەین باس لە کۆنفیدرالیزمی دیموکراتێکا کە بە جۆرێ لە جۆرەکان گەڕانەوەیەکی ترە بۆ ئەوەی کە لە دەوڵەت شارەکانی یۆنانا بووە کاتی خۆی کە دیموکراتێتی مباشرە کە پێی وایە دروستکردنی گروپە کۆنفیدرالیزمەکان لە کڵانەکانەوە لە گەڕەکەکانەوە لە شارە بچووکەکانەوە لە تەنانەت ئەو پێی وایە ینی یەکێک لەو ڕەخنانەی کە ئەگیرە گوایە کە دنیا زۆر پێشکەوتووە گەورەی بێنە بەڵام ئەو پیاە گەورەی و ئیفرات و زلەبوونەکەی سیستەمی سەرمایه‌داری شتێکی بۆ بەشەریەت نەهێناوە کە بتوانین شانازی پێ بکەین و ئیتر ئێمە دەستەوەسان بووین لە پێشنیارکردنی پرۆژەی تازە بۆ مرۆڤایەتی چونکە مشکلەکە ئەوە نییە تەنها کورد لێرە لە قەیرانی ئەخلاقی و سیاسیە تووشی ئەم بێچەڵانە بەڵکو تەواوی سیستەمەکە لە عالەما ڕەنگە ئەگەر ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا لە جیان نایبینی وەڵامێکی باش دادەوە بۆی کە ئەم سیستەمە شیاوی مرۆڤایەتی نییە لە کۆنفیدرالیزمی دیموکراتیا گەڕانەوەی ناوەندێتیە دواتر دیموکراسیە فیمینیستە بە معنای پێشکەوت و خوازەکەی لەگەڵ قوبوڵکردنا کللتوری فرەی ئەمانە هەر هەمویان ئەو چەمکانن کە ئەگەر دام و دەستگاکان ئەو پێی بەڕێز ئەبڵاجان قسەیەکی ئەڵێ ئەگەر کۆمەلگایەک فێر نەکراوە تەعودی نەکراوە ڕانەهات بێت لەسەر ئازادی بێگومان ناتوانێت دەستگا و مؤسساتەکانی خۆشی پارێزێ هەر بۆیە کە ئەگەر سەیری ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەین بەردەوام ئەم دەوڵەتە شکست خوادوانە تەنانەت ناتوانیەوە خۆیان پارێزن هەر لایەن و هەر دەوڵەتێک ئەوەی کە پێڵێن کلکی ئەم دەوڵەت و کلکی ئەو دەوڵەتەوە یعنی توانای خۆپارێزیشیانێ بۆچی چونکە ئەم ڕێگەی لە بینی چونکە دەسەڵات خوازی هەیە لە ناو کۆنفیدرالیزمی دیموکراتیا بەڕێوەبردن هەیە چەمکی بەڕێوەبردن هەیە چونکە بەڕێوەبردن جیاوازێک هەیە لەگەڵ دەسەڵاتداری پیادەکردنی دەسەڵاتەکانی ئەو سیستەمەیە ئەوەی کە بێڵێن استخدامی عنف شەرعی بەڵام بەلا شەرعیەکەن کە لا یەکێ لە بیربەندەکان باسن بۆیە بەڕێز عەبدوڵڵاجان ئەمانەی لەکوێوە بۆچی ئەم تەرخ و پێشنیارانەیەگا ئەو پێ وایە ئێمە لە ناو چوار دەوڵەتی کە ئێستا ئەگەر لە دەروی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ناکوزین لە ئێران و لە عێراق و لە ڕۆژاوای کوردستان و باکوور ئێمە وەکو پێشتر باسم کرد ئایا کەرەستەکانی ئەو کەرەستانەی بەدەست ئێمە داوای دەوڵەتێکی سربەخۆی
مطلق لحكومة عراقي بكين وآية لإيران أمجر لركون دروس بيه وآية استابروسي عشرين هاوريان زيادة باسي أو بسبكن إما أتوانين يا بمعنى كتير آية تنها بخباتي تشكداري تواني ومعنى كأما جاني قالي كل بدياناني ما في شارع ونصيبه هم كرستكان أو كبوكم أستاذان أو ناوي يعني رواياتين ودولتية بدسيان كواتوكو أو كبرز عمر أو بارزرة كذي قالي كل بردمي دوشتا درفتك أم درفتا تواني بسود وريجرين لهما كذا أتواني أم درفتا أجر أم بيفاجو بشوي كي رأيكم بيجانا وين بيشو رنجا بمترسي بقر بويا هلا بيش خارجي برز عبد الواجلان ريكو راست أو إشانة كأيكا كسيكي سياسي نية كيستا هاتوا كقسل سر شار سري ديمقراطي بقى برز عبد الواجلان بيوايا أوي تأسى لكم الجاي بشرية ولا لناو كردا نما تواني وآماج كام بجين أوصلت كشار سري كبتوانيا بجين بآماج بريتيا لو إما خوان بزود نوي سياسي بوين خوان بزودنوی سیاسی تنها آمد لگورینی دسالاتی ناو سیستم کام بوا نگورین کاری ریشه کلناو خودی کمالگاه دروز بیه کپی وایه لای ام برزه گورانکاری کمالایتی گرنگه بوچی چون گورانکاری کمالایتی وقت او شورشه کلگل بزودنو سیاسی کاتی کل کشو متوربو کردنیک لگل گورانکاری کمالاتی دبیت هوی خلقاندنی بهاکانی سیستمی کمالگاهی كواتا أم بهاكان يتر بهاكان السيستمي كومالغاي دزانين ك لناوس بريو بريتي ولناو مانيفستوي بري برس أبو عزة يك كاركتري جرينجا كجن وجينجا أو بيواي أجر كومالغاي ريز لجينجا بقدر بيجومان بأتواني ريز لجنيش بقدر وأجر كومالغاي ريز لجن بقدر بيجومان بأو كومالغا عرامي كوسروشتكي جوان ترون نرمتريتيابي بويا بيرو بوشنا كاني برس أبو عجلان ودشمنەکانی کورد پێشتر لە ئێمە زانیوانە کە توانای گۆڕانکاریی ئەخلاقی سیستماتیک لە ناوچەکات و هەر لەبەر ئەوەشە کاتێک کە قسە لەسەر بەڕێزی ئەەکەین 25 ساڵە لە زیندانەکە بەڕاستی گەلی کوردمان بەقەت دوژمنەکانمان بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ناناسێ بۆیە بۆچی ئێمە تا ئێستا خاوەنی پرۆژە نەبین چونکە ئەو گۆڕانکاریە ڕیشەیە گۆڕانکاریەتی لە ذهنیەتی ئینسانە لە ذهنیەتی ئینسانە بۆ نزیکبوونەوە لە سروشت و بۆ ڕەتکردنەوەی ئەمە وەکو وتمان لە دەوڵەت نەتەوە تەجاوزەکە بۆ نەتەوەی دیموکرات کە ئەموو پێکاتەکانی نایەتی لە هەمان کاتا یەکێک لە کێشەکانمان ئەوەیە کە بە مانای کەلیمە پیشەسازی و زانست لە کێزەکەی بەڕێزیە ئەوەیە کە بەڕاستی پیشەسازی و زانست دروست کردووە لە سروشتی زانستی یعنی ئەوەندەی بووە بە کەرەستەیەکی سیستەمی سەرمایەداری مۆدەرنەتەی سەرمایەداری بابەتێکی نێڵاتەوە بۆ ئەوەی کە تەوزیفی سیاسی و ئەخلاقی بگرێ بۆ بەرژەوەندی گەلەچین دوخلەکە ماوە گۆڕی ئاسمان ماشەڵڵا باش بۆشتی بەرحاڵ باشە دەوڵەت نەتۆمان باس کرد شتێکی تریشمانەیە سەرمایەداری باسماگە بۆی کە دوو کاتەکەمەوە بەڵام لە هەمووی گرنگتر یعنی هاوڕێیان ئەوەی کە زۆر گرنگە باسی کەم پرۆژەی کنفدرالیزمی دیموکراتی و چارەسەری دیموکراتیانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بریتی نییە لە سیستەمێکی بەدیلی سیستەمی دەوڵەت بەڵکو پێشکەشکردنی شێوە ژیانێکە لە قەباخێک و متوربەکراو بە دیموکراسی وەکو دکتۆر سیڤان سەعید ئاماژەی پێگا ئەڵێ شێوە ژیانێکە پێشکەش شێوە ژیانەکە بە کاکڵێکی دیموکراسی بە میتۆدێکی ڕێزدارانە لە سروشت مرۆڤ هەموو ئەو بوونەوەرانەی کە تیایدا دەژی بۆیە بەڕێزان ئێمە ناتوان لە بەڕاستی پرۆژەی بەڕێز عەبدوڵڵاجان لە ماوەی چارەکێکا بخێنە ڕوو بەڵام ئەتوانمەوە بڵێم تەنها ئەم دیێڕەی دوایە کە باسمان کردوتوان بڵێن هەر کەسێ لە ئێمە توانێت بگەڕێتەوە بۆی و بیکەین بە مانیفستۆی کارکردمان چونکە ئەمە پرسێکی سیاسی نییە پەیوەندی بە پەکەکەوە نییە پەیوەندی بە یەکێتیوە نییە بە پارتیوە نییە بەڵکو ئێمە خۆمان پێویستمان بە چییە پێویستمان بە بازدانێکی نەوعیە لە کارکردن ئەرکێکە لەسەر تاکی کورد لەسەر مامۆستایان لەسەر ڕۆژبیران حیزبی سیاسی بخەولاوە بێدەنگبوون و نەهاتنە دەنگی خەڵک
لە 25 ساڵی پێشوە بەرامبەر بە پرسێکی گەورەی وەک زیندانیکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بەڕاستی ئێوە تا ئەم ساتە ئێمە تا ئەو ساتە ئەگەر مقصر بووین لە هەر هەوڵێکمان بۆ ئەو بابەتە لەمڕۆوە پشتگیری پرۆسەی چارەسەری دیموکراتیانە لە تورکیا ڕەنگە ببێ بە ئەو هەوڵە کە هەمومانە بێ کاری بەڵام کەواتە ئەو بربەسانەی کەڕەگی لە قوڵایی کۆمەلگای باوک سالیانی داگەر بۆی ئەمە بابەتێکە باسمان کرد بە کوردی و بە بەختی ئەگەر زۆر کورتیکەیتەوە سپاس دەکەم یەک دیار لەسەر تەنها یەک تعریفی دیێڕێک ئەگەر مەجال بێت کورتیکەیتەوە سپاس دەکەم دیموکراتی وەک چەند ڕایە بەڕێزان ئەلبەت چەمکەکانی کۆنفدرالیزمی دیموکراتی و مەسلەی دەوڵەت نەتەوە ئومەی دیموکراتی ئەمانە بابەتێ لێکن تازەن و من داواکەم لە بەڕێزان ئەوانەی کە ئەکادمی و مامۆستان ئەوانەی کە کاریگەری هەن لە ناوتەکە ئەم چەمکە بخەنە ناوە ئەو ترسە بڕەوێنەوە کە ئێمە ئەم چەمکانە چەمکی ئینسانێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە قوڵاییمان لە ناو شارستانێتی ناوچەکایە دەرخستنی ئەم چەمکانە گرنگی خۆیە من ناڕۆمە ئەو تاریفەش چونکە هەمویان دڵنیام لەو ئاستان کە ئەو تاریفەشکەن بەڵام لە کۆتاییە پرۆسەی ئاشتی لە تورکیا پرۆسەیەکە پەیوەست نییە بە تەنها بە کوردەوە بەڵکو و چارەسەری ئەگەڕێتەوە یعنی هەڵتەکاندنی سیستەمە چونکە ئەگەر لە تورکیا ئێمە توانیمان وجودمان هەبێت و فرەی و کەلتوری دروست بێ بە دڵنیایی و مرۆڤایەتی لەم پرسە سوودمە نەبێ سپاس بۆ کاتەکە سپاس کاک دکتۆر کاک دکتۆر جعفەر پرۆسەی ئاشتی لە تورکیا ئومێد و گومان لە تایتڵەکە حتمەن ئێمە لەوە تێبگەین و بڵین ئومێدمان بەچی هەبێ و گومانمان لە چی هەبێت ئەگەر بتوانانی لە ماوەی ئەم 15 خولەکە ڕۆیای خۆت لەسەر تایتڵەکە پێمان بڵێ سپاس دەکەین زۆر سپاس زۆر بەخێر بێن ئەم کاتتان باش بێگومان قسەکردن لەسەر بابەتێک کە هێشتا وەک پرۆسە ناوزەت کراوە بەمانای ئەوە نییە کە دوارڕەئی لەسەر دەدرێت بەمانای ئەوەیە کە بۆچوونێکە لە ناو کۆی بۆچوونەکانی تردا چکە خودی پرۆسە بابەتێکە ینی لە کارکردندایە بۆچوون و ئاڕا و دیدگای جیاوازشی لەسەر بنیاد دەندرێ بۆیە ئەم دیدگا جیاوازانە قابلی ئەوەیە بە نەتیجەیەکێک لەم دیدگایانە نزیک بێتەوە لە ڕاستی نەگڕاستی ڕەها ئەوەی ئێمەش دەیڵین لەو چوارچەوەیدا بەشێکی لەوە زیاتر نیانی هەر پەیوەندی بەوە هەیە خاڵێکی تر کە دەمەوێت سەرەتا ئاماژەی پێ بدەم پێشەوەی بچمە ناو بابەتەکە بریتێ لەوەی ئێمە لە ڕاستیدا ئامۆژگاری ناکەین ئێمە نەهاتوین ئامۆژگاری هێزێکی گەورەی سیاسی خاوەن ئەزمموی وەکو پەکەکە بکەین لێرە نە ئامۆژگاری سیاسەکانیان بکەین و نە چاوەڕوانی ئەوە بین ئەوان گوێ لە ئامۆژگاری ئێمە بگرن ئێمە تەرحێک دەکەین بێگومان ئەوان خۆیان لە ناو ئەزمموونەکەدان خۆیان دەست و پەنجەیان دەیان ساڵە لەگەڵ ئەم ئەزمموونە و لەگەڵ فاشیزمی تورکی نەرم کردووە لە هەر هەمومان وەکو جەنابی پارێزەریش ئاماژەی پێدا لە هەر هەمومان باشتر فاشیزمی دەوڵەت لە تورکیا دەزانەوە دەزان دەوڵەتی مۆدێرن لە تورکیا چۆن دامەزراوە بە نەتیجە چۆن گەیشتۆتە ئێستا و ڕۆحی ئەم فاشیزمە باشتر لە ئێمە دەناسن بۆیە ئێمە ئەوەی کە دەیڵێن زیاتر تەرح و بۆچوونێکی دیاریکراوە سەبارەت بەم پرسەی کە ئێستا لە تورکیا هاتووەتە پێش لەگەڵ کورد کە ناوی پرۆسەی ئاشتی لێنراوە ئێمە دەزانین یەکێک لە گرفتە قوڵ و بنیادی و مێژوویەکانی دەوڵەتی تورکیا لە دامەزراندنیەوە تاوەکو بەم ترکە ساتە ئێستا دەگات تاوەکو کە ئێستا باسی پرۆسی ئاشتی دەکرێت بریتە لە دانەنان بە بوونی ئەوی تردا ئەمان کێشە مێژوویە قوڵەیە کە هیگەڵ ئاماژەی پێدەکات لە مەسلەی ڕەتکردنەوەی ئەوی تر دانەنان بە جیاوازی لە دەوڵەتێک یاخود لە ژینگەیەک لە جوگرافیایەکی کۆمەڵایەتی فرەڕەنگدا لە هەموو دنیادا لە هەر جوگرافیایەکدا فرەڕەنجی هەبوو مۆزاییکێکی نەتەوەیی و دینی و مەسەبی هەبوو تۆ هەوڵ دەیت دەوڵەت لەسەر بنەمای یەک نەتەوەدا بمەزرێنی لەسەر بنەمای یەک مەزهەبدا بمەزرێنی لەسەر بنەمای یەک دینی معەندا بمەزرێنی گومانی تێدانە دەبێت چاوەڕوانیەوە هەبێت کە ئاشتی کۆمەڵایەتی لەو کۆمەڵگایەدا درێژە ناکێشێت ئاشتی کۆمەڵایەتی ڕوبەڕووی کێشەی قورس دەبێتەوە ڕوبەڕووی قەیرانی گەورە دەبێتەوە ڕوبەڕووی بەریەکەوتن و بەیەکدادان دەبێتەوە تاوەکو دەگات بە خەباتی چەکداری کە ئێستا ئێمە شاهدی بوونی و خەباتە چەکداریین لە باکووری کوردستان وەکو لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە باشووری شەر هەبووە پرۆسەی ئاشتی لە تورکیا پرۆسەیەکی تازە نییە پرۆسەیەک نییە یەکەم جار بێ
تورێک بخاتە ناو کای سیاسی کورد و ناو وەسەتی ناوەندی کۆمەڵایەتی کۆمەلگای کوردی و هێزە سیاسەکانی کورد لە باکووری کوردستان و هەوڵی جۆرێک لە ئیستثمارکردنی بۆ بدات. پرۆسەیەکە لە ناوەڕاستی نەوەتەکانی سەدەی ڕابردووە لە سەردەمی تورکۆت ئۆزاڵەوە کە ئەو کاتێک کە سەرۆکۆماری دەوڵەتی تورکیا بوو دەستی پێکردووە. هیچ یەکێک لەو پرۆسانە نە لە سەردەمی تورکۆت ئۆزاڵ و نە لە سەردەمی حکوومەتەکەی ئەربەکان و چیلە حکوومەتە هاوبەشەکەی ئەربەکان و چیلە لە ساڵی 96 و نە لە سەردەمی ئەردۆگانیشدا کە لە ساڵی 2013 بۆ 15 دەستی پێکردووە هیچ یەکێک لەم پرۆسانە بە نەتیجە نەگەیشتووە نەیتوانیوە نەتیجەیەکی پۆزتیف لەگەڵ خۆی بەرهەم بهێنێ. هۆکاری ئەمە واضحە یعنی ئێمە ئەگەر سەیری ئەم خیتابەی ئێستای من نامێت لە ناومێدی قسە بکەم ڕاستیەکەی بەڵام دەمێت شتێک بڵم کە ئەوەی کە من پێم وایە واقعیە ینی واقعی بێت. لە تەواوی ئەو قۆناغانەدا هەر هەمووی بەشێک لە شکستهێنانی پرۆسەکە بەشی هەرە گەورەی پەیوەندی بە خودی دەوڵەت و سیستەم هەیە لە سیستمی سیاسی هەیە لە دوورچە بەشێکی بچووکە ڕەنگە پەیوەندی بە خودی پەکەکەوە هەوڵ بێت تایبەت ئەمەی ساڵی 2015 لە دەوڵەتێکدا کە تۆ دەستورێکت هەیە داوای لێبوون دەکەم لە دکتۆر شۆژەکە بچمەنە ئەو بابەتە تۆزێ تۆ کاتێک کە دەستورێکت هەیە کۆمەڵێ بنەمای ئەساسی ئەم دەستورە لەسەر بنەمای ڕەتکردنەوەی ئەویتر بنیاندراوە کاتێک توانای دەستکاریکردنی ئەمە نییە ئیمکانی نییە ئاشتێکی گەورە لە وڵاتەدا جێبگرێت یاخود ئاشتێکی گەورە بێتەری بۆچی چونکە تۆ لە بنەڕەتدا لە قانونی ئەساسی دەوڵەتەکەدا دان بەبوونی ئەم بوونەوەرە کۆمەڵایەت یاخود ئەم بوونە سیاسی و کۆمەڵایەتی دانانی وەکو بوونیەکی کۆمەڵایەتی قبوڵت نییە لە ناو چارچەوەی دەوڵەتەکەدا کاتێک قبوڵ نییە ئیدی گفتوگۆ لەسەر چی دەکەی گفتوگۆ لەگەڵ بوونێک دەکەی کە تۆ ڕەتت کردوتەوە فرێت داوەتە دەرەوە لە ڕووی قانونیەوە فرێت داوەتە دەرەوە لە ڕووی دەستوریەوە لە ناو ژینگەی سیاسی و دیموکراسی وڵاتەکەدا ئەمە گرفتێکی گەورەیە بەبێ دەستکاریکردنی ئەمە هەر قسەکردنێک لە پرۆسی ئاشتی ڕەنگە نەمانگەیەنێ بە نەتیجەیەکی زۆر دڵخۆش کرد. دوا پرۆسی ئاشتی کە لە ئێستادا قسەی زۆری لەسەر دەکرێت ئەومان دەزانین لە ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو لە سەرەتای ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو لەگەڵ تەوقەکەی باخچەلی لەگەڵ پەرلەمانتارانی فراکسیۆنی دەم پارتی لە پەرلەمانی تورکیاوە هاتە بەرباس و قسەی زۆری لەبارەوە کراوە تاوەکو گەیشتە ئەم چرکە ساتەی کە ئێستا ئێمە دەبینین وەفدی ئیمرالی سەردانی باشووری کوردستانی کردو و لەگەڵ بەشێک لە حیزبە سیاسیەکان گفتوگۆ و بیر و بۆچوونیان ئاڵوگۆڕ کردووە ئەم ئەگەر ئەم پرۆسە یاخود ئەم داواکاریانەی ئەو کاتێک کە دەوڵەت باخچەلی وەکو یەکێک لە شۆڤینیترین و ڕاسیستترین ڕەگەزی ناو تورکیا ڕەگەزی سیاسی ناو دەوڵەتی تورکیا قسەی لەبارەوە بکەین مەرجی سەرەکیان بریتی بوو لە هەڵوەشانەوە چەکدانانی پەککە بەبێ ئەوەی هیچ ببەخشن هەتا ئەم چرکە ساتە شوێندەی من ئاگادارم دەوڵەتی تورکیا هیچ نابەخشێت نەک نایبەخشێت داین بە هیچ شتێکی تۆ دانانێت لە بەرامبەردا دەوێت تۆ چەکدا بنەی لە بەرامبەردا دەوێت تۆ هەڵبۆشێ وەکو هێزێکی سیاسی 47 ساڵ تەمەن وەکو هێزێکی سیاسی 41 ساڵ خەباتی چەکداری دەوێت هەڵبۆشێەوە لە بەرامبەر هیچ ئەگە ئەم پرۆسەیە بەراورد کەین ئەم داواکاریە لە داواکاری فاشیزمی تورکی بەراوردکەین لەگەڵ داواکاریەکانی هەمان ئاکەپە لە ساڵی 2015دا 13 بۆ 15 جیاوازێکی ئەجگار گەورەی هەیە ئەم کاتە سێ قۆناغدان دراوە بۆ پرۆسەی ئاشتی لەگەڵ کورد یەکێک لە قۆناغەکانی بریتی بوو لە دانان بە مافە ڕۆشنبیر و کلتوریەکانی گەلی کورد دوجار قسە لەسەر مەسەلەی چەکدانان و هەڵۆشانەوەی پارتی کرێکارانی کوردستان وەکو هێزێکی سیاسی کراوە پێشمەرج نەبووە لە ئێستادا ئەمە وەکو جۆرێک لە پێشمەرج خۆی دەسەپێنێ ئەمە مانایەوە نییە کە من پێم وا بێ ئەم فرسەتە تاریخە دەبێت لە دەست بدەی و یاخیبی و نازانم چی لەگەڵی نەچێ پێش فرسەتێکە تاریخە بێگومان دەبێت هەنگاوی لەگەڵمەی و لەگەڵی بچیتە پێش پرسیار ئەوەیە بۆچی تورکیا لە ئێستادا دەرگای ئەم پرۆسەی بەڕووی کووردا کردوتەوە چێوە لە تورکیاەکە لە ئێستا قسە لەسەر ئاشتی بکات و قسە لەسەرەوە بکات بێوێت لەگەڵ کورد ئەم پرۆسەیە بە ئەنجامێک بگەێنێت بێگومانێمە هەمومان دەزانین دۆخی ناوچەی لە دوای کەوتنی بەشار ئەسەدەوە گۆڕانکاریێکی گەورەی لەگەڵ خۆی هێناوە ئەم گۆڕانکاریانە بەدەرنیە لەسەر ئەو ئەجێندا سیاسی کە دەوڵەتی تورکیا و ئەنقەرە هەیەە
بێگومان جۆرێک لە مەترسی لەسەر ئەوانیش دروست کردووە. ئیسرائیل وەکو هێزێکی گەورە هاتوۆتە ناو پرۆسەکە لە ناوچەکەدا. ئیسرائیل یەکێکە لەو دەوڵەتانەی لە ماوەی نزیک بە 75-80 ساڵی ڕابردوودا فراوانخوازی گەورەی نەکردووە بۆ دەرەوەی خۆی، جگە لەوەی جۆلان کە لە حوزەیرانی 67 کردوێتی. ئێستا دەستی بە فراوانخوازی کردووە. ئێستا قسە لە داڕشتنەوەی نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات. ئەوەی لە ئەیلولی ڕابردوو ناتانیاهۆ لە کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتوەکان باسی کرد، ئێمە نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دادەڕێژینەوە. داڕشتنەوەی نەخشەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر زمانی ناتانیاهۆوە واتە بە خواستی ئیسرائیل ئەمریکی دادەڕێژرێتەوە لە ناوچەکەدا. کاتێک خواستی ئیسرائیلی دێتە ناو مەسەلەی داڕشتنەوەی نەخشەی سیاسی مەترسی بۆ سەر نەخشەی سیاسی دەوڵەتی تورکیا دروست دەکات. ئەمە یەکێکە لەو مەترسیانەی کە تورکیا دەیەوێت دەفعی بەڵا بکات، ئەوەی کە ئەگە بە زمانی تورکی قسە بکەین. یعنی ئەم بەڵایە لە کۆڵ خۆی کاتەوە کە خەباتی چەکداری کووردا کۆتایی بەمە بێنێ بۆ یەکلا بێتەوە بۆ پرۆسەیەکی تر لە ململانێ ئەگەر لە ئایندەدا وەکو مەترسیەک دەیبینێ مەسەلەی فراوانخوازیەکانی ئیسرائیل چکە کاتی خۆی ئەگەر ئێمە ئاگادار بین ئەردۆگان تەسریحێکی لەم دیارە تەسریح هەم ڕۆژێ 5-6 تەسریح هەدا، بەڵام یەکی لە تەسریحەکانی بریتی بوو لەوە کە ئیسرائیل بێتە ناوچەکانی دەوروبەری بێروت لە لوبنان ئێمە شەڕ هەڵدەگیرسێنین، ئێمە ڕوبەڕووی دەبینەوە. یعنی ئەمە واتە جۆرێک نەمەترسی هەیە لەلایەن تورکیاوە لە فراوانخوازیەکانی ئیسرائیل لە ناوچەکەدا. جگە لەوە ئێمە هەمومان دەزانین لەلایەکی ترەوە کورد بەڕاستی لە بەرچاوگرتنی گۆڕانکاری گەورە لە هاوچێشەی سیاسی ناوچەکە لە هاوچێشەی هێز لە ناوچەکەدا ئێمە دەزانین ئێران تا ئەندازەیەکی گەورە پاشەکشەی کردوتەوە بۆ ناو ماڵی خۆی، بۆ ناو دڵی ئێران، بۆ ناو تاران. لە سووریا هێزی لەدەستداوە، لە لوبنان هێزی لەدەستداوە، ڕوبەڕووی شکست بۆتەوە، لە عێراق فشار و شارێکی ئێزگار گەورەی ئەمریکی و ئەوروپی لەسرە بۆی کەوە هێزەکانی حەجی شعبی چەک بکرێن و ئەم هێز و دەسەڵات و هەژمونیان نەمێنێت لە ناو پرۆسی سیاسی و ئەسکەری لە عێراقدا. حوسیەکان بە هەمان شێوە لەژێر فشار و پەلاماری ئەمریکی و ئەوروپیدان. هەموو ئەوانە وای کردووە کاتێک سووریا دەکەوێت، کاتێک کە ئێران دەچێتەوە ناو ماڵەکەی خۆی و ئەم هەژمونی لە ناوچەکە لەدەست دەدات، وا دەکات پەکەش دەبێ ئادەنزەرێک لە خۆی بکاتەوە. کاتێک فرسەتێک دێتە پێش، فرسەتێکی تاریخی بۆ ئاشتی، بۆ ئاشتەوایی، ئەگەر هەر نرخەکەی هەرچی بێ بەرەو ڕی بچێ باشە. لەبەر چەند هۆکارێک، یەکەم لەبەرەوەی پەکەکەی ماهەومان دەزانین لەسەر ئاستی دنیا لە ناوەندە گەورەکانی دنیا حەقیان ناحەق ئەمە مەوزوعەیەکی ترە، قسە بەسە حەق و ناحەقنی. ئەگەر لە من پرسی دەڵێم ناحەقە، لە من پرسی دەڵێم بچنەوەی ڕزگاری خوازی گەری کوردە، لە من پرسی دەڵێم بچنەوەیەکە خاوەن شەهیدی زۆرە و خاوەن حەق و مافە. بەڵام ئەمە مەوزوعێکە مەوزوعی تەسمیەکردن ناولێنانی لەلایەن کۆمەلگەی نێودەوڵەتیەوە وەکو تیرۆریستێکی ترە. ئەمە واقع ئەو هەیە. بەکەکە هەوڵدا لانی کەم ئەم جۆرە ناولێنانە لەسەر خۆی ناو کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر خۆی کاڵ بکاتەوە و خەباتی چەکداری بگوازێتەوە بۆ خەباتێکی سیاسی قانونی پەرلەمانی. ئەگەر هێزی ئەمەی هەبێ بتوانێت ئەمە بکات لەگەڵم پرۆسەیە بچێتە پێش و دەوڵەتی تورکیاش بێتە پێش و نیەتێکی هەبێت لە سەرخستنی ئەم پرۆسەیە، من پێم وایە یەکێک لە دەستکەوتە مێژووی و هەرە گەورەکان دەبێت لە ڕووی سیاسیەوە لە ڕووی قانونیەوە بۆ گەلی کورد. و لێرەشەوە پێویستی بەوە هەیە کە هەموو ئینسانێکی ئەم وڵاتە، هەموو خەڵکێکی دڵسۆزی ئەم وڵاتە لە پشتی ئەم پرۆسەیە و بەستێ بۆ سەرخستنی. بەڕەغمی هەموو ئەو گومانانەی کە هەیە لەسەری ئێمە بەڕاستی گومانی ئەجگار گەورەمان هەیە، گومانمان لە نیەتی تورکیە، گومانمان لە نیەتی سیستەمی سیاسی دەسەڵاتەیە لە تورکیادا، گومانمان لە نیەتی پیاوێکی فاشست و شۆڤینیستێکی وەکو باخچەلی و ئەردۆگان هەیە، گومانمان لە حتا لە ئەوەی کە ناوی لێنراوە ئۆپۆزیسیۆنی تورکی گومانێکی گەورەی لەسەرە. واتە چکە لە تورکیادا گرفتێکی گەورە تەنها دەسەڵات و سیستەم نییە، گرفتی کۆمەلگایی هەیە. یەکێکە لەو کۆمەلگا کوشندانەی کە لە ئاستی دنیادا دەکرێت بڵێم ڕەنگە نمونەی کەم بێت، کۆمەلگا فاشیە. ینی لە ناو کۆمەلگای تورکیدا سیستەم فاشی نییە، کۆمەلگا فاشی، ینی کۆمەلگا ڕەتت دەکاتەوە. ئەمە جۆرێک لە پەروەردە و جۆرێک لە پێکهاتە و ستراکچەری کۆمەڵایەتی و سایکۆلۆژیە لە ناو کۆمەلگای تورکیدا کە پێویستی بەدەستکاری هەیە. هیچ یەکێک لە حیزبی سیاسی تورکی تاوەکو ئێستا کاری لەسەر ئەمە نەکردووە، تاو کاری لەسەر تێکشکاندنی ئەم پرینسیپە کۆمەڵایەتی و پەروەردەی و سایکۆلۆژیە نەکردووە کە ئینسانێک دروستکە بەرامبەرەکەی قبول کات. ئەمە نەتەنها بەرامبەر بە کورد، بەرامبەر بەشی زۆری گەلانی دنیا وانە. یعنی ئەگەر ئێمە سەیری ئەم ئینستیتوتانە بکەین کە لە سەردەمی ئەتاتورک دامەزران لە 31دا، تیۆری زمانی خۆر و تیۆری مێژوو، یعنی حەزارەتی هەموو دنیا حەزارەتی تورکی وەرگیراوە، زمانی هەموو دنیا لە زمانی خۆر زمانی تورکی وەرگیراوە. یعنی بە جۆرێک
تەفسیرێکی فاشیانە و نائەکادیمی و نازانستی بۆ مێژووی تورک بۆ زمانی تورک بۆ کۆمەلگای تورکی دەکەن کە پێی وایە هەموو دنیا قەرزاری تورکە ئیدی ئەم نەزعەیە لەناو کۆمەلگای تورکی بۆ بە سەوابەتێک لەناو پەروەردەدا جێی کراوەتەوە لەگەڵ پێکهاتی کۆمەڵایەتی ئینسانەکان کۆمەلگا کارخانەیە سیستەم دروستی دەکات یعنی تورک بەم شێوەی ئینسانی دروست کردووە دەستکاری ئەم جۆرە لە پێکهاتە و تەرکیبە سیاسی و کۆمەڵایەتیە نەکرێت ئیمکانی نییە هیچ پرۆسەیەک بە ئاماج بگات لە نەتیجەدا چونکە تۆ پرۆسە لەسەر بنەمای هەڵا بە نەتیجەی پۆزیتیڤ ناگات نەتیجەی ئیجابی نادات بەدەستەوە یەکێک لە خاڵە هەرێ ئیجابیەکانی ئەم پرۆسەیە بە باوەڕی ئێمە ئەگەر پێویستی بە پشتیوانی هەیە لەو ڕوانگەیەوە ئێمە دەزانین پەکەکە 41 ساڵە خەباتی چەکداری دەکات لە 84ەوە بۆ ئێستا لە 41 ساڵ خەباتی چەکداری خوێنێکی ئەجگار زۆری داوە گەنجێکی ئەجگار زۆری ئەو سەرمایەکی مرۆیی بێشوماری خەڵکی وڵاتی ئێمە لە پێناو دۆزێکی ڕەوادا بووە شەهید بووە بە قوربانی کەم ئەندام بووە بەڵام ئەنجامەکەی ئەوە نەبووە بارتەقای ئەم خوێن و قوربانیە من دەزانم ئێستا ئەگەر ئەنجام ڕیسکم هێندێشت من دەتوانم بێڵێم من دەزانم ئێستا لە خەیاڵی هەرێکێک لە ئێمە کۆمەڵێشت هەیە منیش دەیزانم دەشتوان بێڵێم بەڵام دوجار ئەم نەتیجە استراتیژیە نەبووە کە خودی پەکەکەی بۆ دامەزرا بوو کە خودی ئەم هێزە سیاسی بۆ دامەزرا بوو تحقیقی ئەمەی نەکردو واتە خەباتی چەکداری لە ناو وەسەتی سیاسی و ناو کۆمەلگەی نێودەوڵەتی لە ئێستادا تا ئەندازەیەکی گەورە ڕەت کراوەتەوە بۆیە هاتنە پێشی پەکەکە لە وەڵامدانەوە و ئەو ڕاگەیان نەچکە قەرارە یاخود ئەو بەیانە یاخود ئەم لێدوانێک قەرارە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ڕای بگەێنێ لە ڕۆژانی ئایندەدا من گومانم لەوە نییە کە پشتیوانیی زۆر گەورەی پرۆسەکە دەکا وەکو کردوێتی لەگەڵ وەفدی ئەو وەفدی کە بە ناوی وەفدی ئیمرالیەوە نامدراوە بۆیە بە بڕوای من پێویستە هەر هەومان لە پشتی ئەم پرۆسەیەوە بەستین هێندەی دەکرێت هاوکار بین هێندەی دەکرێت کۆمەکی پێ بکەین هێندەی دەکرێت بۆ سەرخستن و بۆ جێکردنەوەی داوەڕەوەکانی گەلی کورد کاری بۆ بکەین و سەری بخەین و دەستان خۆش سپاس دەستەکانە خۆش سپاس کاک دکتۆر ڕێز کاک دکتۆر شەڕژ حەسەن حتمەن هەر پرۆسەیەک هەر هەنگاوێک کە سیاسیەکان هەڵیەگرن بیر لە بۆعدە یاسایی و دەستوریەکە یەکرێتەوە و لە تورکیاش یەکێک لەو بابەتانەی کە زۆرترین گۆڕانکاری تیاکراوە لە بەرژەوەندی دەسەڵاتداران بابەتی دەستورە هەمومان نەزانین هەر چەند ساڵجارێک تورکیا سیستەمەکەیە گۆڕێ دەستورەکەیە گۆڕێ لە بەرژەوەندی دەسەڵاتداران دەستور چی ئەڵێ لەبارەی پرۆسەی ئاشتیەوە و لەکوێ ئەکرێت جێگەی پرۆسەی ئاشتی لەو دەستوری ئێستای تورکیا بکرێتەوە و سەرنجی بەڕێزت لە ڕووی دەستوری و یاساییەوە لەبارەی پرۆسەی ئاشتی ئەو هەنگاوی کە هەردوو لایەنی کێشەکە ئەیانەوێت هەنگاوی بواگرن زۆر سپاس ئێوارەتان باش بەخێر بێن زۆر سپاس بۆ دەستگای شارپرێس بۆ ڕەخسانی ئەم دەرفەتە بۆ قسەکردن لەسەر ئەم پرۆسەی کە گوایە ئاشتی بەرقەرار بێ بەرەو ئاشتی بڕۆینە تورکیا بەڕاستی ئەگەر هەموو پرۆسەیەکی ئاشتی هەموو ئاشتەواییەک پێویستی بە زەمینە سازی هەیە زەمینە سازیەکەش بەلایانی زەعیب ناکرێ بەلایانی بەهێزەکرێ ئەو لایەنەی کە خاوەنی دەسەڵاتە خاوەنی حکومڕانیە ئەگەر بگەڕێینەوە بۆ مێژووی تورک لە سەردەمی دروستبوونی دەوڵەتی عوسمانیەوە لە ساڵی 1299 تاوەکو هەڵوەشانەوەی ئەم ئیمپراتۆریەتە لە ساڵی 1920 واتە بە درێژی 600 ساڵ تقریباً کورد بەشی لە ژێرسایی ئەم ئیمپراتۆریەتە هەر چەوسانەوە بووە کە ئەم ئیمپراتۆریەتەش هەڵشۆشاوەتەوە کەمالیەکان هاتوون دیسان ئەم نەزعەی شۆڤێنیەی تورکیان زیندوو کردەوە بە ناوی ئیسلامەوە بە بەکارهێنانی نەزعە دینیەکەوە توانیان لە جەبهەی یۆنان سەرکەون هاتن بە شێوەیەشتر دەوڵەتی تورکیایان ئەمجارە زۆر ڕەگەز پارستانەتر داڕێژێتەوە لە دەستوری ساڵی 1924یان تەمان هەموو وڵاتانی دنیا بگەڕێ دەستوری هەموو وڵاتانی دنیا بگەڕێ هیچ دەستورێک ناڵێ نەتەوەی ئەم وڵاتە بۆ نمونە دەستوری ئەمریکا فەڕەنسا ناڵێ نەتەوەی فەڕەنسی نەتەوەی ئەمریکی نەتەوەی عراقی هەمووی ئەڵێ گەلی عراقی گەلی فەڕەنسی گەلی ئەمریکی لەبەرەوەی چەمچی گەل چەمچێکی سیاسیە عیلاقەی بە رابطەی جنسیەوە هەیە هیچ دەوڵەتێک نییە ئەمڕۆ لە دنیادا گەلەکەی لە یەک تاکەنەتەوە پێکات بێ بۆیە ئەو ترێک گەل چەمچی نەتەوە بەکارنادرێت کە چەمچێکی
کۆمەڵایەتیە چەمچێکە ڕوحیە عیلاقەی بەڕابردووینەتەوەکەوە هەیە دەکرێنێتەوە یەک لە چەندین دەوڵەت وجودی هەبێ وەکو عەرەب وەکو کورد ئێستا بەڵام هەرچی دەستوری تورکیایە هاتووە لە دیباجەکەیدا کە کەمتر لە لاپەڕەیەەکە 13 دێڕێکە 20 دێڕێکە ئاوا 13 جار تەکیل لەسەر زاڵیەتی نەتەوەی تورک بەسەر ئەو وڵاتە دەکاتەوە هیچ حسابی بۆ پێکاتەکانی تر نەکردووە بە هیچ شێوەیەک ئەرمەن و قەوقاز و عەرەب و کورد و بە هیچ شێوەیەک ئیتر بە هەر یەکە و بە ناوێک جارێک بەکاری هێناوە بۆ نمونە جارێک ئەڵێن لە دیباجەکەی نیشتمانی تورک نەتەوەی تورک ئەتاتورک و پرینسیپەکانی بەرژەوەندی نیشتمانی تورک بوونی تورک مێژوو ئەخلاقی تورک هاوڵاتی تورک هاوڵاتیە تورکەکان کوڕ و کچانی تورک یەکپارچەی نیشتمانی تورک دابەش نەبوونی تورکیا ئەمانە هەمووی چەمچێکن کەوا بۆ بەرجەستەکردنی نەتەوەی تورک و زاڵکردنیەتی بەسەر دەوڵەتی تورکیا و سڕینەوەی پێناسەی پێکاتەکانی ترە ئەمە لە 1924ەوە ئەگەر بین سەیری مادەی یەکەم و دووەم و سێم بکەین ئەم سێ مادەیە پێناسەی دەوڵەتی تورکیا دەکا بە شێوەیەکەوە مۆرچی تورکی بەسەر ئەو دەوڵەتە زاڵەکە ئەم سێ مادەیە بە پێی مادەی چوار دەڵێت تاوەکو دەوڵەتی تورکیا بەردەوام بێ دەستورەکە هەموار دەکرێتەوە تعدیل دەکرێت بەڵام نابێ ئەم مادانەی سەرەتا کە دیباجەکەش بەشێکە ئەتیباری کردووە بەشێکە لەم مادانە چکە ئەڵێ تەکیل لەسەر پرینسیپەکان دەکاتەوە کە لە دیباجە داهاتووە ئەڵێ نابێ ئەمانە هەموار بکرێ واتە قەدەغەی لەسەر ئەم مادانە بۆیە پاش چەندین جار تعدیلکردن کە لە ساڵی 45 و 61 و 82 2007 و 2017 ئەم دەستورە تعدیل کرا ئەم مادانە هەروە خۆی ماوەتەوە مادەی یەکەم لە دەستوری تورکیا باز لە ئەوە دەکات کە دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی تورکیە و کۆماریە مادەی دووەم باز لە تایبەتمەندەکانی ئەو کۆمارە دەکات بە شێوەیەک تەکیل لەوە دەکاتەوە کە پێویستە لەو کۆمارە ئینتیما وەلا تەنیا بۆ نەتەوەی تورک بێ بۆ نەتەوەی تورک و بۆ ئەتاتورک بێ بۆ نەتەوەی تورک و بۆ ئەتاتورک بێ و دەڵێ لەسەر ئەو پرینسیپانەدا دەمەزرێت کە لە دیباجەکە داهاتووە ئەمە مادەی دووەمی ئەو پرینسیپانەی کە لە دیباجەکە داهاتووە دیباجەکە وەکو وتم ئەگەر بگەڕێەوە سەری هەمووی تەکیل لەسەر نەتەوە پەرستی تورک دەکاتەوە و بەرجەستەکردنی تورکی لە وڵاتەدا مادەی سێمیش بە هامان شێوە ئەڵێ دەوڵەتی تورکیا بەنەتەوە و خاکەی کیانێکە مای دابەشبوون نییە و زمانی ئەو دەوڵەتە زمانی تورکیا یعنی زمانەکانی تریش تەنیا زمانی تورکی زمانی فەرمیە لە وڵاتە زمانەکانی تریش مایی ئەمەیان نییە ئەمجا مادەی چوارەم ئەڵێ ئەو سێ مادەیە 1 و 2 و 3 بە هیچ شێوەیە قابلی هەموارکردن نییە ئیتر ئەگەر بێن بۆ مادەکانی تر لە دەستوردا بەڕاستی بە هەمان نەزعە هاتووە مادەی 5 و مادەی 6 و 7 و مەسەرەن هەموو وڵاتێک ئەڵێ دەسەڵاتی یاسادانان بە ناوی گەلەوە یاسا دەردەکا بەڵام لە مادەی 7 لە دەستورەکە ئەڵێ دەسەڵاتی یاسادانان لە تورکیا بە ناوی نەتەوەی تورکەوە یاسا دەردەکا دەسەڵاتی دادوەری لە هەموو وڵاتێک بەپێی دەستوری هەموو وڵاتێک بە ناوی گەلی ئەو وڵاتەوە بڕیار دەردەکات بەڵام لە تورکیا بەپێی مادەی هەشتی دەڵێ بە ناوی نەتەوەی تورکەوە دەسەڵاتی دادوەری مەحکەمەکان بە ناوی نەتەوەی تورکەوە یاسا دەردەکەن بۆیە کاتێک لە مادەی دەباسی یەکسانی هاوڵاتیان دەکا بێگوێدانە جیاوازیان لە ڕووی ڕەگەز و ئاین و ئەم شتانەوە ئەم مادەیە هیچ بەهایەکی بۆ نامێنێتەوە کاتێک تۆ هەمووت بە تورک لە قەڵەمدا هەمووت کرد بە تورک ئەمجا مادەی 66 لە دەستورەکەدا پێناسەی تورک دەکا ئەڵێ هەر کەسێک بە ڕەگەزنامەی تورکی هەبێ واتە جنسی تورکی هەبێ لە وڵاتە دانیشتبێ تورکە ئیتر ئەرمەنە کوردە هەرچ عەرەبە هەرچێکە ئەمە خۆی بە تورک حساب دەکرێت بۆیە هەموو ئەم مادانە تەکیل لەسەرەوە دەکەنەوە کە تورکیا دەوڵەتێکە بەڕاستی دەوڵەتێکی
شۆڤێنیە جیاواز لە هەموو دەوڵەتانی دنیا بە نەزعەیەک دەستورەکەی داڕێشتووە و ئەم دەستورە لە سەردەمی ئەتاتورکەوە لە 1924 تا ئێستا گۆڕانکاریەکی لەو مادانە نەکردووە بە هیچ شێوەیەک. ئەگەر بین مەسلەی ئازادی ڕۆژنامەگەری یا دامەزرانی حیزبی سیاسی ئەمانە شەر دەڵێ نابێ کاریگەریان هەبێت لەسەر ئەو بنەما ئەساسیانەی کە لە دەستور دانراوە بۆ پاراستنی نەتەوەی تورک و دەوڵەتی تورکیا و پارچە پارچە نەبوونی کەواتە ئازادی دامەزرانی حیزبی سیاسی و چالاکی سیاسی ئەمەش هەر دەبێت لە پێناو خزمەتی نەتەوەی تورک بێ دەرکردنی ڕۆژنامە کاری ڕۆژنامەوانی و ئەمانە شەر بوو شێوەیە بێ. بۆیە ئەم هەڵوێستەی تورکیا بەو شێوەیە نەگنە کۆڵیە لە مافی پێکاتەکانی تر بەڵکو هەوڵێکە بۆ سڕینەوەی بوونی پێکاتەکانی تر بە خۆیان و بە زمانیان بە هەویان بە هەموو شتێکیانەوە. ئیتر ئێمە ئەگەر قسە لەسەر ئاشتی بکەین دەوڵەتێک چەندین ساڵە سەدەیەکە بەو شێوە بەردەوامە یەک سەدەیە بەو شێوە بەردەوامە بیری لەوە نەکردوێتەوە کە پێکاتەکانی تریش لەو هەموو گۆڕانکاریانەی کە لە دنیا ڕوویداوە مای ئەویان هەیە کە مافەکانی خۆیان دەستەبەر بکرێ بیری لەوە نەکردوێتەوە. ئیتر ئەمڕۆ کە باز لە پرۆسەی ئاشتی دەکرێت پرۆسەی ئاشتی لەو بارودۆخە قانونیە لەو بارودۆخە سیاسیە نایەتە دی ممکن نییە سەر بگرێ. ئەوەی کە ڕەخساوە ئەمڕۆ وەفدێکی چەند حیزبەکان سەردانی ئیمرالیان کردووە و هاتوون و پەیامی بەڕێز ئۆجەلانیان هێناوە ئەمە کارێکی ئاساییە دەبوایە هەموو ڕۆژ خەڵک بۆی هەبێکەوە سەردانی زیندانیەکی سیاسی بکە چونکە زیندانی سیاسی ینی دەست بە سکراوی سیاسی گیراوی سیاسی لەگەڵ گیراویەکانی تر فەرقیە دەبێ مافەکانی زیاتر دەستەبەر بکرێ لە دنیای دەرەوەدا نەبڕێ. کەواتە ئێمە نەهاتووین تورکیا نەهاتووە شتێک کە بەڕاستی کەوا دەست پێشخەریەک بکە. ئێمە لە سەردەمی کۆتایی شەستەکانی سەدەی ڕابردوو کاتێک حیزب بە ئەساتە سەر حکوم بۆ مەسلەی ئاشتی لەگەڵ لایەنی کوردی چەند دەست پێشخەرێکی کرد بۆ هەموو نەمەسەن زانکۆی سلێمانی دانا کۆڕی زانیاری کوردی دانا زمانی کوردی کرد بەیاننامەی 11 ئازاری دەرکرد دوایی ئەو زۆربەی بڕگەکانی ئەو بەیاننامەی خستە دەستوری ساڵی هەفتاوە. یعنی هەر چەندە ئەگەر بە ئەستازە هات بۆ سەر حکوم بەڵام چەند دەست پێشخەرێکی کرد کە نیشانی ئەوەی داکەوە نیازی ئەوەی هەیە بەرەو ئاشتی بێ. بەڵام تا ئێستا لە تورکیا بە هیچ شێوەیەک دەست پێشخەریەک نەکراوە بە پێچەوانەوە نەک دەست پێشخەری نەکراوە بەڵکو ڕۆژانە پێشێرکاری ئەکرێت لە سەرمافەکانی خەڵکی کورد چ لە باکووری کوردستان چ لە ڕۆژاوە چ لە باشووری کوردستان. ئەمە دەبینین مەسەن لە سەرەتای نەوەتەکانەوە تا ئێستا مەسەن ئەو هێزەی لە قەندیل هەیە بەردەوام هێرشی دەکرێتە سەر بەردەوام حتا ڕۆژانە ئێستا مەسەن ناوچەکانی کوردستان لە ڕێی درۆن و ئەمەوە خەڵک دەکوژرێ و خەڵک شەید دەکرێت لە ئەوەی تورکیا لە ڕۆژ ئاوا لەوەتی تەبعاً پێش ئەوەشکەوە حافز ئەسەد بەشار ئەسەد کۆتایی پێبێ ڕژێمەکەی بڕوخێ هەر لە پیلان بوو لەوەی کەوە ئەو ئەزمموی ڕۆژاوا سەر نەگرێ. بەڵام لە هەشتی دوازدەوە کە بەشار ئەسەد ڕووخاوس ئەمانە هاتوونە سەر حکوم هەموو هەوڵی تورکیا بۆ ئەوەیەکەوە ئەزمموی ڕۆژ ئاوا لە ناوبەرێ هەتا دوێنێ و پێرێ هاکان فیدان لە مناسبەیەک وتوێتی نابێت چیتر ئەمە بمێنێ لە نێوان ئێمە و دەوڵەتی سووری ئێمە و حکوومەتی سووریا کە دەوڵەتی سووریاش تا ئێستا ئەوەکەی دیار نییە بەڕاستی ینی نازانی تۆ چۆن مفاوەزات بکەی لەبەرەوە خۆی سووریا کە هاتووە ئێستا ینی زۆر لایانی تری مەعارەزەش لە سووریا وەکو پێویست لە پرۆسەکە نەهاتوونەتە پێشەوە. بۆیە هەموو ئەو بارودۆخانە مای ئەوە نییەکەوە تۆ ینی گەشتبین بیرەوەی ئەگە پرۆسەیەکی ئاشتی بێتە پێشەوە لە تورکیا وەکو وتم لایانی دەستڕۆیشت و کە لایانی تورکیایە کە دەوڵەتی تورکیا پێویستە ئەم دەست پێشخەری بکە. بەڵام ئەوەی کە کراوە ڕێی بە چەند ئەندامی حیزبەکان دراوە بچن سەردانی بەڕێز ئۆجەلان بکەن ئەمە یعنی شتێکی بەدیهیە دەبوایە بەردەوام ئەمە هەبوایە هەموو خەڵک بیتوانی بایە سەردانی بکە. ئەسڵەن خۆی زیندانیکردنەکەی پێشێرکاریەکە بەسەر هەموو
دیکۆمنتەکانی تایبەت بە پاراستنی مرۆڤ حقوقی ئینسان لە سەرئاستی نێودەوڵەتی و لە سەرئاستی ناوخۆ. بۆیە تۆ ممکن نییە لە ناو دەوڵەتێک کە تا ئێستا عەقڵیەتی وابێ بەجاوبەدە و بانەکانی دادەڕۆی قەتعەیەکی ئینگلیزیش نابینی بۆی بزانی ئەم شوێنە کوێ و بۆ کوێ ئەڕۆی، هەمووی هەر تورکیە. یعنی بەڕاستی بەو دەرەجە وڵاتێک ئەمە لێکدانەوەی بێ، ئەمە نەفەسی بێ، ممکن نییە کەوە بتوانی تۆ لە پرۆسەی ئاشتی لەگەڵی بچێ پێشەوە کە لە کاتێکدا هیچ شتێکی بۆ تۆ فرێن نەدراوە تا قسەی لەسەر بکەیت. ئەوەی لە پشت پەردە هەیە ئێمە تا ئێستا ئەو پەیامەی بەڕێز ئۆجەلان کە بەوانی داوە کەس نەیبینیوە. من بۆ خۆم هەرچەند متابعەکەم هیچم نەبینیەوە نازانم چییە، بەڵام وەکو وتم ئاشتی بەلایەنی بە ئێمە ناکرێت. لە عێراق تەنیا لایەنی کوردی ناتوانانی ئاشتی فەرزکە ئەگەر بێت و لایەنی بەرامبەریش ئامادەیی تێدا نەبێت. ئەگەر لایەنی بەرامبەر ئامادەی تێدا نەبێ هەنگاوێک نێتە پێشەوە، چکە ئەسڵەن ئەو مافی ئێمەیدار مافی کوردی داژی کردووە، بۆیە دەبێت ئەو بێتە پێشەوە، لەسەر ئەو واجبێک کە بێتە پێشەوە دەست پێشخەرێ بکە. ئەم دەست پێشخەریە هەم قانونی بێ هەم سیاسی بێ، شتێکی وا بکە، بڕیارێکی وا بدە. مەسەن لە پەرلەمانی تورکیا شتێک وەسیقەیەک بڵاو بکرێتەوە کەلانی کەملانی کەم ئەوان ئامادەن دەستکاری ئەو دەستورە بکەن بۆەوەی کەوا هەموو پێکاتە جیاوازەکان لە تورکیا مافەکانیان دەستە بەر بکرێ. زۆر سپاس بۆ گوێگرتنتان. دەستەکانی خۆش کاک دکتۆر سپاس. بەڕێزان حتمما من یەکی پرسیارێکم لەبارەی ئەو بابەتێک کە پێشکەشیان کرد دەبێت، بەڵام پرسیارەکانی خۆم هەڵمەوە بۆ دوای پرسیار و ڕاوسەرنجی بەڕێزتان هەوڵ بدەین یەک خولەک پرسیاریش بێت. ئەگەر سەرنجێک لەسەر قسەکان هەبێت کە زیاتر ئەمان بتوانن ڕوونی بکەنەوە سپاسان دەکەین لە بری ڕاو زیاتر ڕوونکردنەوە لەبەرەوەی کات زۆر کەمە و بۆ بەڕێزیشان بۆەوەی زۆر دوانەکەوین. سپاسان دەکەین. ناوەکان دەنووسین، دواتر ڕاوسەرنجەکان وەرەگرین. بە هیوام ئەگەر کەسێک دوو کەس هەمان ڕایان هەمان قسەیان هەبێت هەمان پرسیاریان هەبێت، ئەگەر کەسێک پرسیارەکەی کرد بۆیە بە یەکەوە وەرەگرین بۆ ئەوەی پرسیاری دوایە و دووبارە نەکرێتەوە. زۆر مهم بوو یەکێک لێرانە بواە کە لەوانەیە هەمومانە و پرسیارە لە مێشکمانە هەبێ، چکە بەڕاستی تایبەتە بە تورکیەوە. ئەرێ حکمت لە سەردانی ئەو وفدەی ئیمرالی بۆ کوردستان چێ ئایا سوود لە پرۆسەی ئێمە وەرەگرن لە حکمت و لە عەقڵیەتی سیاسی ئێمە، یعنی خۆمان ئێمە ئەزمەی خۆمان نەزانین و ئەزمەی کارەساتی عەقڵیەت و تاگەڕەوێتی لە سیاسیویان ڕاوێژکارەکانمان نائەزانین. ئایا بەڕاستی بەس بەوە بزانین ئایا ئەوان بەشێکن لەوەی کە نوێنەریت بۆ ئەوە ناردوانن تەوەجوهاتی تورکیایە وەرەگرن یان هاتوون لە ڕێگەی ئێمەوە شتێک بەوان یان ئێمە واستەیەک بین بۆ ئەویان نازانم حەزەکەم یەکێکە بێ جوابی ئەومان باتەوە. بەپێی زانیاری ڕۆژنامەوانیەکانم ڕەنگە سەرقەڵەمێکە پێ بڵێن. زۆر چاکە بە حەزمەکرد یەکێکی لێ وایە جوابی ئەوەی بایناوە. بەڕاستی زۆر مهمە بەلامانەوە چکەوە تێناگەین. پرسیارێکی ئەمەیان ئەکادیمی و قانونیانە بۆ دکتۆر شۆڕشیش و دکتۆر جعفەریش، ئەوەی کە ئێستا بزەبت لە تورکیا ڕوئەیە بزەبت ئەوەیە کە لە سەردەمی ئەتاتورکا و دروستبوونی دەوڵەتی تورکا ڕوویە بەس مەشغوڵکردنی ئەوەی کە ئێمە ئەیبینن بۆچوونی من مەشغوڵکردنی کووردە هەتاوەکو ئەم بارودۆخە تێپەڕێت و تا شتێک سەرەگرێ دوایی زۆر بەخراپ بەسەر کوردیان ناشکانەوە، چونکە هیچ زەماناتێکی قانونی و هیچ ئەوە نیە بەلایەنێکی عاتفی کوردیان ڕاکێشە و بڕوابوون بە ئەمەلێکیان نانێ. بەڕێی من دکتۆر جعفەر وتی چی بکەین پشتگیریکردن مەسەلە لە پشتگیری و پشتیوانیان نییە، هەموو کورد پشتگیری و پشتیوانیانەکە مەسەلەکە لە زەمانەتی قانونیایە لەبەرەوە هەچ پرۆسێگەکرێت بەبووی بێبوونی کۆمەڵگای نێودەوڵەتی دەدەخولی کۆمەڵگای نێودەوڵەتی کە خۆی لە ئومەمی متحیدە لە ئەمریکا و ئیسرائیل لەبینێ وەکو لایەنی بەشدار بوو زەماناتی لایەنەکان هیچ ئومێدێک بۆ کورد نییە. بەڕێی من نازام ڕێی ئێوەش ئەوەی کە چێ بێت. سپاس دکتۆر ڕووبار لە تەنیش سپاس دەکەین. دەستان خۆش بێ سلااو لە بەڕێزان سلااو لە پانڵستە بەڕێزەکان دەستخۆشیتان لێەکەم. منیش بۆی قسەکەی دکتۆرە سەیران دووبارە ناکەمەوە، بەڵام بەڕاستی ئێمە ئەگەر پێش ئەوەی بچینە هەر پرۆسەیەکەوە لە پرۆسی ئاشتی چکە ئێمە ئەزانین کورد نەتەوەیەکە چەندین ساڵە قوربانی یاوە، ڕاستە بەشێکیش بووە لە ئاشتی بەشێک بووە لە چارەسەر بەشێک نەبووە لە کێشەکان. لەبەرەوە ئێمە پێش ئەوەی بچینە ئەو پرۆسەیەوە پێش ئەوەی ئەم پرۆسی دەست پێ بکە ئەوەی کە ئاماژەی پێک بوو دکتۆر شۆڕش ئێمە ئەزایی کە تورکیا دەوڵەتێکی شۆڤێنی و فاشیستە کە ئەبێ ئێمە لێرە ئەمە زەمانەتی
زمانەتێکی نێودەوڵەتی وەرگین وەکو دکتۆرسیران ئاماژەی پێکرد زمانەتێکی دەستوریمان نەبێ زمانەتی قانونی وەرگین اینجا بچین ناو پرۆسەکەەوە یەکگرتوویەکی ناوخۆی لە ناو پارتەکانی یاخود لە ناو ئەو کوردانی لە ناو تورکیا بڵین ئەوەی کە پشتیوانی لە تورکیاکەن پەرلەمانتارە تورکەکان کە پشتیوانی تورکیاکەن ئەمان زمانەتێکیان لێوە وەرگرن کە ئێمە ئەو پرۆسەیە بە زەرەر دەرنەچین لی چونکە ئێمە ئەزانین تا ئێستا کورد بە شێوەیەکی وا لە تورکیا ئەو مافەکانی ناپارێزراوە لە داهاتوە پێویستە ئێمە ئیش لەسەرەوە بکەین کە گۆڕانکاریە گڕوبال لە ئەنجامی ئەم پرۆسی ئاشتیا چونکە ئەم گۆڕانکاریە بە شێوەیەکی ئیجابی بێ نەک بە شێوەیەکی سلبی بێ چونکە ئێمە ئەزانین کە ئەمە پێویستی بە بەرنامەداڕشتن هەیە پرۆسی ئاشتی ڕاستە پرۆسەیەکی درودرێژە و لە ساڵی 93ەوە بە هاوکاری بەڕێزمان جەلال کە کراوە لەلایەن عەبدوڵڵا وەچالانەوە هەوڵی بۆ دراوە و دەستپێشخەری بۆ کراوە باگراوندێکی مێژوویی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە پێویستە کە بە وریاییەوە بچین ناو ئەم پرۆسەیەوە من پێم وایە لە پرسیارەکەم ئاڕاستەی دکتۆر شۆڕشەکەم وەکو خۆشتم لەبەر دەستوری یاسایی چه زمانەتێکی نێودەوڵەتی ئەمە هەمانە کە دەستوری بێ زمانەتێکی ئەوەی کە کورد لە ناو تورکیا مافەکانی پارێزرا بێت چونکە بەپێی ئەوەی کە ئەڵێ نابێ ئەو دەستورە هەموار بکرێ ئێمە چۆن زمان وەرگرین لە تورکیا کە دەستورێکی وەکو خۆی شۆڤێنین داڕشتووە بووە کە ئێمە ناتوانین مافی پێکاتەکانی تر نەک هەر کورد لە ناو دەستوری تورکیا لە ژێر سای دەستوری کورد تورکیا پارێزراو بێ چۆن توانین زمانەتێکی دەستوری و نێودەوڵەتی و هەمهانگێکی نێوان پارتەکینەکانی خۆیان وەرگرین دەستخۆشی دانیەکەم زۆر سپاس دەستەکانە خۆش بێ کاک عادل و دواتریش کاک نەورۆز دەستان خۆش بێ سپاس بۆ هەمووان دیارە زانیاری و تێگەیشتن زۆر گرنگە لە هەرسەنگاندنی هەر دیاردە و ڕووداوێکە و ئەمەش پرۆسە نییە ڕاستیەکەی من حەزەکەم ئەو خاڵە ڕوون بکەمەوە ئەمە هەنگاو هەڵگرتنێکە بۆ دەستپێکی پرۆسەیەک ئەم هەنگاوە هێشتا نەگەیشتۆتە پرۆسە چونکە کاتێگاتە پرۆسە پێناسەی وەرەگرێ و لایەنەکانی ناو پرۆسەکەش دەرەکەون هەتا ئێستا گفتوگۆیەکە لە نێوان لایەنەکانی دەوڵەت کایانەوێت چارەسەرێک پێش بخەن و لەگەڵ بەڕێز ئۆجەلان بۆ چارەسەری پرسی کورد بۆیە ئەمە پێویستی بەوە هەیە ئێمە لە لایەنی کوردیش تێبگەین کە بە شوێن چیەوەیە بۆیە ئەو زەماناتانەی ئەو گومانانەی کە هەمومان هەمانە ئەوەیە کە بەڕێز ئۆجەلان ئەڵێ چی دروستکردنی دەرفەتێکی یاسایی و سیاسی کە من بتوانم ڕۆڵی خۆم ببینم ئەم پرسە لە توند و توژیە و وەرچەرخێنمە سەر ئاشتی بۆیە ئەمە بۆ خۆی یەکێک لە هەرە زەمانەتەکانەوە دەستبردنە بۆ ئەو دەستورەشی کە هەردوو بەڕێز باسییان کرد کە دەستورێکە لەسەر ئاساسی ئینکارکردنی بوونی جیاوازی و نەتەوەکانی ترەوە بەتایبەت نەتەوەی کورد دامەزراوە ئێستا کورد لە ئاستی تێکۆشانێکایە کە پێویستمان بە هەڵسەنگاندنی هاوسەنگیەکانی جیهانی ناوچەیی و ناوخۆی کورد و تورکیاژەیە چکە ئێستا کورد گەیشتۆتە ئاستێکەوە کە هێزە و ئەتوانێت لە بەرامبەر ئەوانە بەرەو پێشچوون دروستکە بۆیە ئەم هەنگاوی بەڕێز ئۆجەلان هەڵی گرتووە بۆ ئەوەیە بتوانێت ناوماڵی کورد بەرامبەر بە تێکۆشانەکانی یەک بگرێت و بتوانێت ئەو هێزەی کە هەمانە پارچە پارچەیە یەک بگرێەوە دەوڵەت ناچار بکات لە چارەسەرکردنی بۆیە ئەگەر ئێمە نەتوانین ئەم پرسە بە جوانی و بە یەک نقطەی تر یعنی هەر تاکێکی کورد پێویستە ئەو پرسیارە لە خۆی بکات لە جیاتیەوەی گومانمان هەبێ ناومێت بین پێی ئایا چیمان پێیەکرێ بۆ ئەوەی بتوانین لە پرسێکی ئاشتی خوازانەی لەم شێوەیە بۆ چارەسەری پرسەکانمان و ڕێگرتن لە خوێنڕشتن و لە ناوبردن چی ئەکەوێتە سەرشانمان بەجێی بێنین و بەو ئەرک و بەرپرسیارەتیەوە بچینە پێشەوە دەستان خۆش بێ سپاس کاک نەورۆز دەتەنیشتت دەستان خۆش بێ سوپاس بۆ گفتوگۆکان من ئەمێ بەڕاستی لەوە دەست پێ بکەم کە دکتۆر شۆڕش باسی مەسلەی پرسی یاسایی کرد و دەستوری کرد دیارە تورکیا یەکێک لە مشکیلە هەر سەرچەکانن ئەوەیە کە ذهنیەتی دەسەڵاتی سیاسی لە ناو تورکیاداوە کەسایەتی تورک لە ناو تورکیادا ذهنیەتێکە بە ئاسانی گۆڕانکاری تێدا دروست نابێت لە ئەنجامی ئەو سیاسەتە نەبێت کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناویندا باهۆزی گۆڕانکاری لەسەر بەرژەوندەکانی زلهێزەکانی وەکو ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و ئیسرائیل هاتۆتەکایوانێ دەوڵەتی تورکیا لە ترسی هەڵۆشانەوەی دەوڵەتەکەی خۆی پرسی ئاشتی کردووە بە وەسیلەیەک بۆ ئەوەی کە بتوانێت وەکو خۆی بمێنێتەوانێ و هیچ نەبێ لە چوارچەوەی دەوڵەتێکی تورکیادا وەکو دەوڵەت نەتۆ بمێنێتەوە ئەمە مانای ئەوەیە تورکیا لە ڕووی جەوهری و دەبێت ئەبێ ذهنیەتێکی ڕاستەقینە لە ناو گەلی تورکیادا و کۆمەڵگەی تورکیادا گۆڕانکاری جەوهری بەسەردابێت بۆی بتوانێت ئامادەی بکە بۆ پرسی ئاشتی شتێکی ئیجباریە بۆ دەوڵەتی تورکیا لە ئەنجامی شکستێنانی ئەو دەوڵەتە بەرامبەر بە هێزی گەریلایی بەرامبەر بە هێزی سیاسی لە ئیمراڵی بەرامبەر بە هێزی کورد کە بە یەکێتی و یەکڕەنگی لە دۆخەکەدا دەرکەوتوە خاڵی دووەم ئەوەیە کە ئەمێ بەڕاستی گرنگە باسی دەکەن یەک دقە ئەمە زۆر گرنگە چونکە باسی نەکرا لە پرسەکەدا مەسەلەی گەلی ئێمە لە هەر شوێنێکی دنیادا بێ و بە تایبەتی لە باشووری کوردستاندا زۆر گرنگە بە شێوەیەکی زۆر ورد و بەرپرسانە سێری پرسی ئاشتی بکەین ئەوە نەکەین کە ئێمە بکەینە ژێر کاریگەری ئەوەی کە چی دەگوزەرێ و چی دەوترێ و لەناو خۆماندا شرۆ بۆ شیکارەکان بگەین ناسە چونکە
پرۆسەی ئاشتی پرۆسەیەکە لە جەنگ و شەڕ قوڵتر و فراوانتر و گەورەترە بۆیە پێویستە خاوەنداری ئێمە خاوەنداری ڕاستەقینە بێ لە پرسی نەتەوەکەمان لە پرسی ئاشتی چونکە تێگەیشتەکانی ئێمە لەوانەیە لە ئاستی ئەو تێگەیشتەدا نەبێ کە بگاتە ئەوەی کە خواستی گەلەکەمان بێ کە لە ئیمراڵیەوە سەری هەڵداوە. سپاس بۆ منێ. دەستەکانە خۆش بێ. ئەڵێم ئەو هەنگاوەی تورکیا وەکو تاکتیک بێ دوولایەن بێ لایەنێکیان ئەوە بێ پرۆسەی خۆ بەڕێوەبەری ڕۆژئاوا لە ناو بات ئەوە لەلایەک کات بەکاربێنێ لایەنێکیش ئەوەیە ئەردۆغان لە ساڵی 2026 بەتەمایە خۆی بکاتەوە بەسەر و کۆمار ئەگە خۆشی بکاتەوە ئیلا ئەبێت دەستورەکە تعدیل بکرێتەوە بۆی کاجاری کە بتوانێت خۆی بکاتەوە بە سەر و کۆمەر ئەوە لایەکیان لایەنێکی کەشیان بۆ کاک دکتۆر حەکیم باسی کۆنفیدرالیزمی دیموکراسیت کرد باشە بۆ بازدایەک سەر لە فیدرالیزم بۆ فیدرالیزم خۆی لە علومی سیاسی دەوڵەتی مرکزی هەیە دەوڵەت هەیە دوایە دەوڵەتی فیدرالی هەیە دوایە کۆنفیدرالی ئەوەیەکەوە لە نێوان دوو دەوڵەتدا کە سەربەخۆ من یەک دەگرن و دەوڵەتێکی کۆنفیدرالی دەزەکەوەکو ئەمریکا بۆ کاک دکتۆر جعفەریش مەلاحەزێکم نووسی بوو باسی ئەوەت کرد شارستانی تورک کەی تورک شارستانی بۆ خۆیان لە قەرنی دوانزەوە هاتوون ئەو وڵاتە هەتا تورکمانێک لە پەرلەمانی عێراق باسی کەرکوشی دەکرد کوردوانە لەوێن یەکتم کاکە تۆ لە قەرنی دوانزەوە لە ئاواستی ئاسیا هاتوونە تورکیا و داگیرتان کردووە کوایەوە کوواک چ نووسراوێک چ شوێنەوارێکی دەرینەیەکەوە باسی شارستانی تورک کات هەروە لە دەستوری تورکیاشدا لە هەموو دەستورەکە بخوێنەوە یەک کەلیمە نیە باسی کورد یادناتەوەیەکی تر بکات دەستان خۆش بێ زۆر سپاس. تێبینێکمە بێ لە هەموو جارێک کە دانووسان ئەکرێ لە بینی دوو جیهەتە قۆناغبەندی هەیە قۆناغی یەک قۆناغی دوو قۆناغی سێ سەرەتا بۆ هێمنکردنەوەیە دوای وەکۆی حەماس و ئیسرائیل کە ئێستا هەیە قۆناغبەندی بۆ کراوە ئەو داوایە تورکیانی هەیەن شتیوای نەوتووە و باز ناکرێت لە قسەکانی سەرۆگا پۆشە ئەمەیەک دوو ناوەنگیر دایما لە هەموو دانووسانەکان نێوەنگیر هەیە یعنی یەکێکدا ئەنێن کە ئەم کەسە لە بینی هەردوو لا بێ و بی بابڕێەوە ئەمەش داوا نەکراوە ئەمەش دەنگی نییە لە ڕاستیا ترسێک هەیە ئەو ترسە ئەوەیە کە جۆرێک لە کەرتبوون دروست ببێ لە ناو کووردا خۆی لەسەر ئەم مۆزوعە کە ئەمە خاڵێکە ئەبێ زۆر دەستمان لەسەر دڵمان بێ چکە ئەو کردبوونە بەڕاستی ترسی هەیە بەم ئاراستەیە کە ئێستا بینین. سپاس. دەستەکانە خۆش بێ. سپاس کاک شێغاکۆ. بەڕاستی من ئەمێ تایتڵی باسەکان ئەگەر ڕێگەم بە کاک دکتۆر شۆڕش بیگۆڕم بەوەی پرۆسی ئاشتی لە تورکیا ئەوەی دکتۆر جعفەر بێت کە فەرمێ گومان و ئومێد بیکەم بە گومان و ناومێدی بەڕاستی کاک دکتۆر شۆڕش بە تەواوەتی لە پرۆسی ئاشتیا هەمومانی ناومێد کرد لە مەوزوعەیە جایتر ئەمە نازانم چۆن بەم شێوەیە ئەمە مەوزوعێک چونکە بەڕاستی بەڕێزان خۆتان باش ئەزانن ئێرانیەکان ئەڵێن نەک ئێرانیەکان هەموو تاریخ شاهدی بۆ ئێرانیەکان ئەداکە هەر کاتێک چوو بێتنە سەر مێزی گفتوگۆ ئێرانیەکان براوە بوون بۆچی کورد ئەو یعنی ئەو جورئەتیانە بێ ئەو کەسایەتیانە بێ ئەو شخصیەتە نەبێت کە هەموو کات براوە بێ لەسەر مێزی گفتوگۆ ئەمە یەک دووهەم هیوادارم ئەم بابەتە نەبێتە هۆی لێکترازان بەڕاستی کورد لەوە هوشیارتر بێ لێکترازانی قەندیل و ئیمراڵی بەڕاستی ئەمە ینی من بە خەتەرێکی بینم و هەست هیوادارم ئینشاڵڵاوانە بێت دووهەم ئەم برادرانی کە هاتوون بۆ ئەم لیژنەیە کە هاتوون ئەم وەفدەی کە هاتوون لە ئیمراڵیەوە بەڕێی من کە سەردانی ئەم هەموو گەندەڵەیان کردووە لە کوردستانە لە سەرۆکی حیزبەکانەوە لە سەرۆکی حکوومەتەوە هەموو چیان کردو تا ئێستا هەمووی گەندەڵ بووە بەڕێی من ئیشێکی خراپیان کردووە ئەبووە لە جیاتی ئەوە سەردانی هەندێک کەسایەتی هەیە لە کوردستانە لە باشوورە ئەگەر سەردانی ئەوانیان بکردای ئەیان توانی ڕێگەیان بۆدا بنێن و زۆر زۆرشتی جوانیشیان پێ بڵێن بەڕاستی شتێکی باشیان نەکردووە باشتر وایە سەردانی کەسە دڵسۆز و جگارەکانی کوردستانیان کردە سپاسدانەکەم. کنێرخان پرسیاری یەکەم ئەم ئاراسی کاک شۆڕشەکەم باسی پرۆسی ئاشتیت کرد کە یەکلایەنە نییە بێگومان وایە
ئەوەی من گوێبیستیە بم تەنها ئەعلامی کوردی کەناڵە کوردیەکان زۆر پێداگیری ئەکەن کە ئەم پرۆسی ئاشتیان زۆر فراوان و گەورە کردوتەوە. پرسیارەکەی من لە جەنابەت ئەوەیە ئایا لە ڕووی ڕسمیەوە حکوومەتی تورکیا یاخود وڵاتە زلهێزە نێودەوڵەتیەکان بەڕسمی هیچ پابندبوونێک هیچ تەسریحێکی ڕسمی هەیە لەمڕۆ کە من گوێبیستی نەبووم بۆی ئەم پرسیارە لە جەناب دەکەم وایە ئەو خاڵانی کە ئۆجەلان باسی ئەکاوەکو شەرتێک کە من گوێبیستی نەبووم و نەیشم بینیەوە ئەمەش ئەو خاڵانە لە چیا خۆی ئەبینێتەوە بەرامبەر بەو داواکاریانی کە لە داماڵینی چەک و شتەکانی ترا خۆی ئەبینێتەوە. پرسیاری ترم بۆ کاک جعفەر مامۆستا جعفەر جەنابەت ئەگەر باس لە پرۆسەکە کرد بە شێوەیەکی گشتی یەکێک لەو ئەگەرانەی هەیە دەسەڵاتدارانی قەندیل یا قەسەدە نەچنە ژێرباری ئەم داواکاریانەوە کە داماڵینی چەکە لەم کاتیا بە وەڕای جەنابەت چی ڕوو ئاات بۆ مەترسیەکان چین. پرسیاری ئەخیرم بۆ کاک حەکیم. کاک حەکیم پرۆسەی پێکەوایی و یەکتر قبولکردن پرۆسەیەکە کە پەیوەستە مێژوویەکی دوورودرێژی هەیە پەیوەستە بە عەقڵی دیموکراسی و مەدەنیەوە ئەزمموی باشووری کوردستان لە یەک نەتەوەیی و لە یەک مەزهەبیە دەریخست پێکەوە ژیان لە ناو کۆی ئەو حیزبە سیاسیانە ئەگەرێکی زۆر قورسە و زۆر مستەحیلەوە هەموو هەڵوێستەکان ئەزانرێ پێویست ناکافچینە نایەوە. لە کاتێکا جەنابەت باست لە یەکێک لە سیستمەکە کرد کە پێکەوەی فرەنەتەوەی پرۆسەیەکی زەمانە بۆ بەدیهێنانی مافەکانی کورد. ئایا چی زامنی ئەو ئەکا لە کاتێکە ئەم مۆدێلشمان هەیە؟ زۆر دەستەکان خۆش سپاس. هەر کاک دکتۆر لە تەنیشتی مادەمای با پێشوی مایکە بێتە پێشەوە. ئەوانەی کە هاوتەمەنی منن لەبیریانە وابزانم لە 69 کە گفتوگۆ ئەکرا لە شاخ ئێمە خەڵکی سلێمانی نەمانەزانی چی کرابوو. بۆیە لە 1970 کە زانیمان چی بوو و اتفاقی ئازار ڕوویە سەدمە بوو بۆ ئێمە بۆ خەڵکی شارەکە با بڵین. ئایا ئەم پرۆسیجەرەی کە ئێمە باسیەکەین ئەم پرۆسەی ئاشتی بەڕاستی وەکو کنێرخانم باسی کرد بە هیچ شێوەیەک پشتەیەکی فەرمی نییە. بۆیە ئەمەی کە باسێکرێ زیاتر من پێڵێم ڕۆشنبیری میدیایە شت پێوتر باڵۆناتی سیاسی بەکاری هێنرێت بۆ تاقیکردنەوەی بەشەکان. ئێمە کاک دکتۆر حەکیم ملەتێکین قبوڵی فرە حزبی فرە ئاینی فرە نەتەوەیی ئەەکەین ئەگەر قبولمان نەکردووە تا ئێستا بۆ تەسەورەکەی قبوڵی یەکەین. کاک دکتۆر بەڕێزێک دکتۆر جعفەر تۆ کە باسی ئەوە ئەکەیت کە ئێمە ئەبێ پشتگیری بکەین ئەمە پشتگیری کێ بکەین؟ ئەمە پرسیارێکی زۆر گرنگە. بەڕاستی من ئەترسم هەر وەکو لە شەستەکان ئێمە جیابووینەوە ئەو پرۆسیجەرە کە نەبووە تا حەقیقەت جامان بکاتەوە پێشەوەی دەست پێ بکەین. بۆ بەڕێز طبعاً دکتۆر شۆڕش لەوانەیە گرنگترین خاڵی وتبێت تا ئێستا بەڕای من کە دەستورە. لە 58 ئێمە دەستپێمان کرد لە دەستوری عێراق. پێش 3-4 ساڵ لە ڕۆژاوا هاتن باسی ئەوم کرد لەگەڵ دەستورە ئەتوانن لەگەڵ بەشار ئەسەدا دابنیشن و دەستوری سووریا بگۆڕن و یەک خاڵی تابێن. ئەگەر نەکرا کەس وڵامنی هیچ نییە و ئەمە هەمووی باڵۆنێکی میدیایە. دوای ساڵێک 2 ساڵ ئەترسم ئێمە بگەڕێنەوە بۆ عینەن باس. سپاس خۆش مامۆستا عومەر عەلی لە تەنیشتیەوە سپاس. ئێمە زۆرتر لە مێژووە ژین زۆرتر باز لە شتە ڕابردووەکان و سیاسەتی ڕابردووی ئەو ڕژێماناکەین بەرامبەر بە کورد. بەڵام ئێمە پێویستە خۆمان پلانێکمان هەبێ بۆ ئێستا و بۆ داهاتوو نەک ئەوەی کار لەسەر ئەو ڕەوتە مێژوویە بکەین و ئیتر ئێمە نەتوانین لێرەیە هیچ بکەین. لەبەرەوە پێم وایە ئەم پرۆسەی ئاشتیە کە هەیە قۆناغێکی نوێیە وە سوودوەرگرتنە لەو گۆڕانکاریانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕووەدا وە کورد حزور و ئامادەبوونی لەناو ئەم گۆڕانکاریایە ئەتوانێ خۆی مافەکانی خۆی بەدەست بێنێ. بەڵام یەکەم خاڵی جەوهەری لەمەیە کوردبوونی خۆیەتی یەخستنی ڕیزەکانی خۆیەتی و بوونی پلان و بەرنامەیەکی یەکگرتوانەیە لە نێوان هێزە سیاسیەکانە بۆ ئایندەی کە ئێمە ئەڵێن دێتە پێشەوە. و پێم وایە یەکێک لە خاڵەکانی ئەو پرۆسەی ئاشتیەی پەیامەی کە ئۆجالان ڕای بگەێنێ لەوانەیە چەکدانانی پەکەکە بێ.
ئێمە زۆر ڕانەهاتوین لەگەڵ خەباتی مەدەنی زۆر ئەزمونمان نییە لەگەڵ خەباتی سیاسی لەوانەیە ئێستا هەمومان کاتێک کە باسی چەکدانانی پەکەکەکەین لەوانەیە پێمان ناخۆش بێ و بڵین کۆتایی هەموو شتەکان دێ لە کاتێکە ئێستا دنیا ئێستا بەرەو خەباتی مەدەنی ئەچێ زۆربەی گەلانی دنیا کە خەباتی چەکداریان هەبووە وازیان لە خەباتی چەکداری هێناوە و ئێستا بەس هێزە توندڕە و تیرۆریستەکان باسی مەسەلەی چەک و چەکداریەکە بەڵێ لەبەر ئەوە ئەگەر ئێمە بتوانین ئەم هەنگاوە بەرجەستە بکەین لەوانەیە هەنگاوێکی نوێ بێ قۆناغێکی نوێ بێ وە گەڕانەوە بێ بۆ ناو کۆمەلگای تورکی و ئەوەی تورک بەرامبەر دەوڵەتی تورک بەرامبەر کورد و هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکان و لابردنی شارەوانیەکان و هێرشی درۆنی و هەموو ئەمانایەکە لەوانەیە بە بەرجەستەکردنی خەباتێکی سیاسی مەدەنی لەوانەیە هەموو ئەم بەڵگانەی لە بەردەستان نەمێنێ و هەنگاوێکی تازە بێ بۆ کورد لە ناوخۆی تورکیا. مامۆستا لە بەردەمت کاک پشتیوان کاک زۆر ئازاد دەبێ. ئەوەی گرینگە پەکەکە لە ماوەی 47 ساڵ خەباتی خۆی بە وێزگە و قۆناغی جیاجیا تێپەڕیوە. ئێستا ئێمە باس لە شتێکەکەین کە پرۆسەی ئاشتیا هەم لەسەر دەمی لێپسراوانی گەورەی تورکیا و هەم لەسەر دەمی قەندیل و گەڕێتەوە سەرەوەی ئیمرالیش ئایا ئۆجەلان بەڕێز ئۆجەلان کە پەیامێک ڕاگەێنێ و پێویستە هەمومان پشتیوانی بکەین بەو پەڕی ئازادی و سربەستی ڕای ئەگەیەنێ یان تێپەڕێ بە فلتەرەکانی میت تێپەڕێ بە فلتەرەکانی تورکیا و لەو پەڕی ئازادی نییە بۆیە بەڕای من قەندیل یان هەر هێزێک بیاوێ ئاشتی بکە و پشتیوانی لە پەیامەکەی سەرۆکە ئۆجەلان بکە پێویستە ببەسترێتەوە بەوەی سەرۆکە ئۆجەلان ئازاد بکرێت ئەو کاتە پشتیوانی لە پرۆسەی ئاشتی بکرێ جنا ئایا ژیانی ئۆجەلان لە زیندانەکان وابەستە نییە بە قەندیل وابەستە نییە بە گەریلا وابەستە نییە بە پێشمەرگە وابەستە نییە بە باشوور وابەستە نییە بە ڕۆژاوە بەڕای من هەڵەیەکی گەورە ئەکەین ئەگەر هەر پەیامێک سەرۆکە ئۆجەلان بیدا لە زیندان بەڵکو پێویستە ئازاد بکرێ ئەو کات هەموو گەلی کورد لە هەر چار پارچەی کوردستان پشتیوانی پرۆسەی ئاشتی بێ خاڵیەک خاڵی دووەم ڕەخنەیەکی بچکۆلە لە بەڕێزان بەڕێوەبەر و با بڵێن پانەلیستەکان ئەگرم کە باسی پرۆسەی ئاشتی و بناغی پرۆسەی ئاشتی ئەکرێ لە تورکیا باسی سەرۆک ئۆزال کرا دەبایە باسی سەرۆک مامجەلال بکرێ و باسی سەرۆک عەبدوڵڵا ئۆجەلان بکرێ چونکە سێکوچکەیەک بوون بۆ بنیاتنانی پرۆسەی ئاشتی سەرەتای پرۆسەی ئاشتی لە تورکیا زۆر سپاس. ستارەخان و کۆتا ئەوەی کە لە ئێستاە هەیە سوودوەرگرتنە لە دەرفەت یعنی ئەو دەرفەتێک کە ئێستاتۆتە پێشەوە ئەو پێ و باسی کرد وتی ئۆجەلان بەڕێز ئۆجەلان یەکێکە لەو کەسانی کە زۆر بەباشی وردەکاری دەوڵەتی تورکیا تێگەیشتووە و شارەزای و پسپۆرە لەو بوارەیە و ئەزانێت لەکوێیە تاکتیک و لەکوێ ئەستراتیژ بەکاربێنێ کەواتە ئەوەی کە ئێستا هەیە وتی شەڕی ئیسرائیل و ئێران و سەرنجڕاکێشانی ئاستی نێودەوڵ ڕای گشتی جیهانی بۆ سەر پرۆسەی بۆ سەر بابەتی مەسەلەی کورد دۆزی کورد و فشاری ناوخۆییە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ئێستاە باز لە پرۆسەی ئاشتی بکرێت ئەگەرنا ئەو مەسەلە پرۆسەکە ئەمە نییە کە دەوڵەتی تورکیا ئامادە بێت واز لە هەموو شتێک بێنێت و پرسی کورد چۆنەڵێ پەسەند بکە و مەسەلەکەش وازهێنان نییە لە پەکەکە دەست لە چەک هەڵبگرێ ئەمانە بەڵکو سوودوەرگرتنە لە دەرفەت ئەم دەرفەتە چی ڕەخساندوێتی فشاری ناوخۆیی و ئامانج لەوە چیە لەو بابەتە هەر ئەوەی کەوتی لە ڕۆژئاوایە بتوان لە ڕووی دەستوریەوە ستاتۆکە بچێتە پێشتر لە ڕۆژهەڵاتی کوردستانە بتوانێت بگاتە ستاتۆیەک و کۆمەڵێک ماف لە باکووری کوردستان بەدەست بێ وتی ئامانجەکە ئەمەیە و ئەوە نییە ئیتر بە جۆرێکتر کە ئێمە شرۆڤەی بۆ بکەین بەس یەک شتیشم لەسەر قسەکانی دکتۆر باشە لەسەر دکتۆر شۆڕش باسی ئەوەی کرد کە لە 11 ئازاری 1970 ئێمە زانکۆی سلێمانی کراوەتەوە گوایە حکوومەتی عێراق و بەعز زۆر میهرەبان بوون من پێم وایە هاوڕێیان بەڕاستی ئەبێ ئەو دیدە بگۆڕین چونکە ئەوەی کە کراوەت تو نابێت لە ڕۆژی ئەمڕۆ تەماشای کوردی ئەو کاتە بکەیت ئەوەی کە بۆ هۆکاری ئەوەی کۆمەڵێک پرەنسیپۆیەتی نووسەران و زانکۆوانە ئازایەتی و فشار و ئیرادەی کورد بوو بەڕاستی ئەبێ ئەگەر ناتوو باسی ئەوە بکەی فاشیزمی دەوڵەتانی داگیرکەری کورد بە گشتی دەوڵەتی فاشیزمن ئەوە مەسەلەی گەڕانەوەی عەرەب بۆ سەر زەویەکانە وەکو سەردەمی بەعاز مەسەلەی تعریبکردنی سلێمانی و هەولێر لە ئێستاکە بەردەوامە پیشانی ئەیە کە هزر یاخود زەهنێتی ئەو دەوڵەتی داگیرکرانە بەرامبەر بە کورد نەبوو.
سپاس بۆ بەڕێستان حتمما کۆمەڵێک ڕاو سەرنج و تێبینی زۆر باش شرۆڤەکرا و وروژێنرا کاکرێت بکرێتە بنەمای گفتوگۆی داهاتووە لە داهاتووە لەگەڵ هەنگاوەکانی پرۆسەی ئاشتی قسەی لێ بکرێت. من سێ پرسیارم هەبوو بۆ ئەم بەڕێزانە بەڕاستی دوانیان ینی بەڕێستان پرسیارەکانتان کرد. پرسیارێک ماوە بۆ دکتۆر حەکیم. کاک دکتۆر حەکیم، زۆر باسی تێزی ئۆجەلانت کرد، زۆر باسی نووسینەکانی ئۆجەلانت کرد، زۆر باسی ئەوەت کرد کە بەڕێز ئۆجەلان ڕوئیای بۆ بابەتەکان چۆنە، هەم لە دەوڵەتداری، لە نەتەوە، لە دەوڵەت نەتەوە، لە هەموو بوارەکان باسی ئەوەت کرد. ئەکرێ بڵێن زۆرترین قسەت لەبارەی ئۆجەلان کرد تا بابەتەکەی خۆت. هێندەی کە تۆ قاڵ بوو بیتەوە لە تێزی ئۆجەلان، پەیامەکەی ئۆجەلان چاوەڕێی چی لێ بکرێت؟ یعنی بە خوێندنەوە هەم لە نووسین لە فکری ئۆجەلان و هەم لە هەڵوێستەکانی ڕابردووی ئەم پەیامەی ئەوترێت و هەمومان چاوەڕێین، پەیامەکە چاوەڕێی چی لێکرێ؟ سپاس دەکەم ئەگەر وەڵامی بدەیتەوە، دواتریشە پرسیارێکە تابێتەوە بەڕێزت سپاس دەکەم وەڵامی بدەیتەوە. ئەلبەت وەک ڕوونە ئەوەندەی من نزیک بم و پرسیارم کردووە، پەیامی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان پەیامێکی ڕوونە، پەیامی هەرێکێک لە ئێوەیە. بەڕاستی پەیامەکەی قۆستنەوەی ئەو دەرفەتە، دەرەنجامی تێکۆشان خەبات بەرگری ڕەوا، قۆناغێک هاتوۆتە پێشەوە، قۆناغە لەدەست نەچێت. پەیامەکە ناوەڕۆکەکەی ئەمەیە. بەشێکی تری پەیوەندی بەچیە بە ڕەبتێکەم و بە پرسیارێکە هەر ئەوەیەوە حیکمەتی هاتنی ئەم شاندە چییە؟ بەڕێزان، بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە دوو لێدوانەکەی کە لەگەڵ شاندی ئیمرالیا قسەی کردووە، قسەی لەسەر ئەوگرە ئەم بەرپرسیارەتی ئەبێت هەر کەسێ لە ئاستی خۆیوە بەرپرسیارەتی هەڵگرێ. من خۆم دوێنێ لە کەناڵی ڕووناهی کە مقابلەیەک و یەک لەو گلەیانە کە کردم بەو نەسەوتم باشووری کوردستان پارتی وێکیەتی نییە بەتەنها. ئەکرێت ئەو پەیامە بۆ حیزبە سیاسەکان و ناوەندەکانیش بگەێنرێت. بەشێکی تریش ئەو پەیامەی کە هەندێک لە برادران قسەیان لەسەر کردووە، دکتۆر شۆڕش بۆ خۆی دکتۆر شۆڕش کە لەسەر پرسی دەستور ئەو بابەتەیە، مەسە عێراق لەگەڵ دەستوری عێراق جیا، دەستوری عێراق لەسەر بنەمای نکۆڵیکردن لە کورد نەبووە، دەستوری تورکیا لەسەر بنەمای نکۆڵیکردن لە هەموو کەس لەبەرەوە جیاوازیەکەیە لە دەستوری بنگەهی عێراق و دەستوری بنگەهی تورکیا. هەر بۆیە مەسلەی ئەوە ئەبێ ئاگامان لەوە بێ، مەسلەی پەکەکە و چەک هەڵگرتن و چەکدانان لە ڕاستیە یەکێک لە بناماکانی ئەوەی کە ئۆجەلان قسەی لەسەرەکات لە ناو ئەو تێزەی کە هەیەی بەرگری ڕەوایە. بەڕێزان یعنی چەکدانان و چەک هەڵگرتن وەکو خۆیان ئەڵێنەڵێ ئێمە عاشقی چەک نەبووین، بەڵام لە کۆتاییدا چ بوونەوەرێ لەم دنیا خۆی بێچەکەگا، چ بوونەوەرێ لەم دنیا سوچەڕێکە بینی کە پەلامارێ دەی 10,000 شتو تێتەقێنێ. مەسەلەن ئەگەر چۆلەکەیەک هەموو هەوڵەکانی و لەم ژورا هەر هەمومان ناتوانین بیگرین. یعنی مەسلەی ئینسان و ئازاری ئینسان ئەبێت چەک هەڵگرتن بەو تێزە ڕەخنەیە بۆ پەکەکە نەگەین، پەکەکەت بەرگری ڕەوایە. ئەمە یەک دوو مەسلەی هاتنی بۆ لای پارتیوێکدی بەڕێزان ڕەنگە لە کۆتاییە پرۆسەی ئاشتی کاتێک کە قسە لەسەر چەکدانانی داهانێن 5-6,000 10,000 گەڕیلایە. ئەم گەڕیلانە مامەڵەکردن و تەعاملکردن و هەڵگرتن و شێوە دەستوری و یاسایەکەی کاتێکی دوور و درێژێ ڕەنگە پەیوەندی بەوە بێ، بەتایبەتی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە. و من قبوڵی کەم کاکۆ نەیکەم پارتی خراپێ خراپ نەبێ لە نێو مەحفەلی دەوری ئەوە هەمووتان گلەیەکەن کە تەعیدی نێودەوڵەتی نییە بۆ پرۆسەکە، بەڵام وەڵای چی بکەین تەعیدی نێودەوڵەتی نییە بۆ پەکەکەش، بەڵام تەعیدی نێودەوڵەتیە بۆ دیموکراتی کوردستان. ئەمە حەقیقەتێکە، با لەو شتانە تەجاوزی کۆمەڵێشتی بابەتی بکەین. باشێکی تری فیدرالیزم و کۆنفیدرالیزم. لە ڕاستیە ئوستاد ئەو کۆنفیدرالیزمە نییە کە ئۆجەلان باسێکە، پێکەوە گرێدانی دوو دەوڵەت ئەوە بابەتێکی درا، یعنی مەسەر عێراق ئەتوانێت لەگەڵ عێراقا کورد، بەڵام کۆنفیدرالیزمی نەتەوەی دیموکرات بریتیە لەو شێوازە هەڵبژاردنە خوارەوەیانەی کە لە ناو کۆمەلگایە و ئیشیشیان بڕیاردانی سیاسی نییە، بەڵکو بەڕێوەبردنی کۆمەلگایە. یعنی ئەنجومەنی گەڕەکە بێ، ئەنجومەنی دێهە بێ، ئەنجومەنی ئەوانە بێ لە هەموو دنیا، یعنی شانازی هەر حکومەت و
بەڕێوەبەرێکەوەیە کە نزیک بێ لە دەنگدەرانی سیستەمی ئێستای ئەوەی کە باوە ئەم نوێنەرایەتیە ئەو خۆمان لەبینین کاگە ئاینێری نەبێ بە قانون بیلا و کۆمەڵیشت لەبەرەوە ئەو سیستەمە بە جۆرێ لەجێ بۆیە وتم تازەیە حەقی ئەوەمانێ مراجعەیەک و متابعەیەکی ئەو تێزانە بکەینەوە بەشێکی تریشی شڕێکێکەوە سپاس دەکەم چڕیکەینەوە ئەروەڵا پرسیارێک هاتووە مەسەلەن ئۆجلان لە زیندانەوە ئایا ئەمە لەژێر کۆنتترۆلی ئەمنی و میتوانە بەڕێزان ئەمە زانیاریە ئەمە حەقیقەتە ئەمە ڕاستیە ئۆجلان نایەوێت بێتە دەرەوە نایەوێت ئێستا کارکرا لەوەی کە لەم پرۆسا ئەوە زانیاریە کە شوێنێکی لە ئەنقەرە بۆ دابنێن و پرۆسەکە بەڕێوەوە ئۆجلان ئەڵێ پرسەکە پرسی کەسی نییە لە منە کەیسێکەیە پرسێکەیە پرسی کوردە 26 ساڵە ئۆجلان تەسلیم نەبوو بێ من ئەم دڵنیایەتانە دەمێت ئەوەندەی شارەزانێ لە ڕوانینەکانی ئۆجلان مەترسن گومانەکەمان لە دەوڵەتی تورکە بەڵام هەموو هەلوو مەرجەکانەوەی کە باسمان کرد گۆڕانکاری چونکە حرەکەی پەکەکە تەنها حرەکەتێکی چەکداری نییە بۆیە نەترسین باشە وەک باسم کرد حرەکەی سیاسی هەمانە چەکداریمانێ بەڵام ئەوەی کە گرنگ بووە پەکەکە توانیوێتی کاری لەسەر بکە هاماهەنگ ئەو حرەکەتە بزودنەوە کۆمەڵایەتی و جیفاکی و دیبلۆماسی کە لە ئاستی نێودەوڵەتێ کاگە 57 ئەگەر غەڵەت نەبم ئەندا هەڵگری جائزەی نۆبل داوای ئازادی ئۆجلانەکە من پێم وتی ئێمە یەشتا نایناسین لەبەرەوە ترسێک نییە دواتریش ئەو ڕەوشە هاتووەتە سەرەوە ئەو بەردوو نازان پێڵێن گا بەردوو شاخەی دەوڵەتی تێشێنە یعنی تەنها سیرکردن بۆ کتێبی بەڕێز بەختیار عەلی لە داگیرکردنی تاریکە پێمانەڵێ کە ئەم حرەکەتە چ نەرمیەکی لە ناو تورکیا دروست کردووە یەکێک لەوانەی کەشاندی ئێمراڵیە کاکاوکار تورکە سەرێکی تورکە بۆیە کاریگەری ئەفکار و بۆچوون و ڕوانینەکانی پەکەکە لە ئێستا پەکەکەیەک نییە کە بڵێن پەکەکەی هەفتاکانە و نەوەتەکانە و پێمان وایە کە ئەوەی کە گرنگە خۆمان بەرپرسیارەتی هەڵگرین ینی ئەوە نییە پەکەکە کە پرسێک هاتوۆتە پێشەوە بەڕاستی ئەگەر پەکەکە شوازدە و پرسە بێرێ لە هەر کەناڵێک واتوانێ بێت کا لەسەرەوەکەن کە پرسی ئاشتی بێتە جێوە ئەمە مەسەلە تەسلیم بوون نییە و چەکدانانیش نییە بەڵکو ئەمە پرسە و دەرفەتە گەلێک سپاس کاک دکتۆر کاک دکتۆر جعفەر یەکێک لەو پرسیار ئیش دەکات ئێستا دەکەنەیش یەکێک لەو پرسیارانی کە من بەڕاستی ویست لە بەڕێستی بپرسم یەکێک لە بەڕێزان ئەو پرسیارەی کرد بەوە دەست پێ بکە و وەڵامی پرسیارەکانی تریش بدەرەوە کە ئاڕاستەی بەڕێزت کراون ئەگەر پەیامەکەی ئۆجەلان پەیامێک بێت ڕەنگە باز لەوە ئەکرێت چەکدانان یان هەڵۆشاندنەوەی پارتی کرێکارانی کوردستان ئەوەی کە ڕەنگە بەشێک لە خەڵک چاوەڕێی ئەو پەیامە بکات بۆ ئەوی پرۆسەی ئاشتی بچێتە سەرڕێ یەکێک لە بەڕێزان باسی لەوە کرد کە مەترسیەوە هەیە قەندیل و ئیمراڵی ناکۆکی لە بەنیانە دروست بێت پێ دوایە کە قەندیل تا چەند ئەتوانێت لەگەڵ ئەو پەیامە بێتەوە و تا چەند ڕێز لەو بڕیارەی ئۆجەلان ئەگرێت بۆ وەها بڕیارێک دواتریش دەتوانێت پرسیارێکە ئاڕاستەی بەڕێزت کراوە وەڵامی بدەیتەوە زۆر سپاس ئەوزان پرسیاری کنێرخان بوو ڕاستیەکەی من قەناعەتم وان نییە ینی هێندەی متابعەم کردبێ ئۆجەلان بەبێ تەنسیق و ڕاوێژ لەگەڵ قەندیل و لەگەڵ ڕۆژاواش هیچ لێدوانێک بدات من پێم وایە تەنسیق و ڕاوێژێکی تونند و پتە لە نێوانیاندا هەیە لەسەر سیاغەی ئەو شێوازی لێدوان فۆرمی داڕشتنەکەیان ئەو چەمکانش کە بەکاری دێن تەسەوڕ دەکەم متفیق من لەسەرەوە بۆیە ئەگەری دروستبوونی درز لە نێوان قەندیل و لە نێوان ئیمرالی ڕۆژاوا ئەمە هەر پێم وانی هیچ درزێ دروست بێت لە نێوان قەندیل و لە نێوان ئیمرالی پێم وایە یەکێکە لە لاوااسترین ئەگەرەکان کە سەرنجمان بۆی بچێت باقی تر من وڵی دەمەوێت لە کاک عادلەوە ئەگەر ئیجازە بدا کاک عادل هەر پێیوا بۆ ئێمە نەزانیاریمان هێونە تێگەیشتن لەسەر مەسلەی پرۆسە من یەک شت دەمەوێت بڵێم ئێمە کە دادەنیشین لە گفتوگۆیەکی کراوەدا ینی هەتا بۆمان بکرێت لە دروش و حەماسەت دوورکەوینەوە دەتوانین عەقڵانی تر بکەینەوە ڕاستی دروش و حەماسەت لە ڕاستیدا نامانگەێنێ بە هیچ شوێنێ من دەتوانم ئێستا کە دەچوین بۆ لای ئەم مانگرە بەڕێزانە
دەمانتوانی شتی هێندە حەماسی بڵێن بە هیچ شێوەیەک مانگتنەکە هەر نەشکێنن بەڵام لەبەرەوەی ئامانج و استراتیجەکە شتێکی ئینسانی تر بوو بیرمان لەوە دەکردەوە دەبووە خیتابەکە نەرم کێوە یعنی لەناو ئەمەی کە هەیە پرۆسەی و هیچ مەجای مناقەشەت تەسەوڕ ناکەم هەڵبگرێ پرۆسە چی ینی تۆ لە دۆخێکدا و ئەسڵەن دوو لایەن هەیە ئەمەی کە کاک عادل پێی وایە دوو لایەن نیە ئەی خۆ پرۆسە لە نێوان یەکلایەن نەکراوە هەنگاویش لە نێوان یەکلایەن ناندرێ مخاتەبەی هێزێکی کوردی کراوە لە ناو پەرلەمانی تورکیادا کە کووردە هێزێکی سیاسی چەکدار و 47 ساڵ تەمەنی هەیە واتە تۆ دوو لایەن هەیە لە ناو پرۆسەکەدا ئیدی ئەم پرۆسەیە مەرجنیە بە نەتیجەیەکی ئیجابی بگات ئەمەیان ینی مەجای ڕەنگە ئاشتیەکە نەگات بە نەتیجە ئەمەی کە کورد هێزە لە ئێستادا ینی ئێمە دەمەوێت واقعی بم من بەڕاستی نامەوێت لە فانتازیا و لە خەیاڵدا قسە بکەم کورد هێزە فعلەن لە ئێستادا ئەی تورکیا هێز نییە تورکیا دووەم هێزی ناتۆیە تورکیا لەسەر هەموو ئاسی محافلی نێودەوڵەتی مامەڵەیەکی ئەجگار گەورەی لەگەڵ دەکرێت تورکیا جوگرافیایەکی بەدەستەوە دڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تورکیا بەهێزترین دەوڵەتی ئەم ناوچەیەیە یعنی تورکیا هێز نییە تەکنۆلۆژیایەکی ئەسکەری ئەجگار گەورەی هەیە دەستگای مخابراتی گەورەی ئەجگار گەورەی هەیە یعنی من کە دەڵێم کورد هێزە فعلەن هێزە بەڵام دەبێت لە بەرامبەردا هێزەکەی ترژ ببینی واتە کە تۆ دەچێت سەر مێزی گفتوگۆ کە دانوستان دەکەی دانوستان شتێت دەبەخشی شتێ وەردەگری ئیمکانی نییە ئەم لۆجیکی هێزە لەسەر مێزی گفتوگۆدا ڕۆڵ دەبینێت معقول نییە تۆ ئەمریکا لەگەڵ حەماس دانیشە گفتوگۆ بکات پێ دوابێ دەستکەوتەکانی حەماس دەبێتەوە دەستکەوتانە بێت کە واشنگتۆن بەدەستی دێنێ ئیمکانی شتی وا وجودی نییە لەبەری لە وەسەتی نێودەوڵەتیدا ناو کۆمەڵگەی بڕیاری ئەمریکی تەوازوی هێزی اقتصادی ئەمریکی هێزی سیاسی ئەمریکی هێزی دیبلۆماسی ئەمریکی تەکنۆلۆژیای ئەمریکی بڕیار دەدا لەسەر مێزی مفاوەزاتدا ئیمکانی نییە تۆ بتەوێت کورد ئەو دەستکەوتانی بەدەستی دێنێت لەم پرۆسەیەدا ئەگەر بە نەتیجە بگات بە ئاشتێکی ڕاستەقینە هەمان ئەو دەستکەوتان دەبێت کە ئەنقەرە بەدەستی دێنێ ئەمە خەیاڵە ئەگەر هەر کەسێک لە ناو کووردا بیری لێ بکاتەوە ڕاستیەکان بەڕێزان ئێمە هەمومان دەزانین لە ئێستادا ئەم پرۆسەیە هەیە لەم پرۆسەیەدا نەزمانی شەڕ کۆتایی پێهاتووە لەلایەن ئەنقەرە نەگوتاری شەڕ کۆتایی پێهاتووە نە هیچ یەکێک لەو قەدەغانێک کە لەلایەن ئەنقەرە وەکو هێڵی سوور مامەڵەی لەگەڵ دەکرێت بە هەموو قەدەغەکانیەوە کۆتایی پێهاتووە تۆ لەم دۆخەشدا هێشتا ئەمەی کە جەنابی پارێزەرە گوتی دەرفەتەکە هەیە فرسەتەکە هەیە فرسەتێک هاتووەتە پێش و پشتیوانی لێ بکرێت پشتیوانی لێکردن کاک دکتۆر مەبەستمەوە نییە ئێمە لە ئاستی شخصیدا پشتیوانی بکەین لەبەرەوەی من لە ئاستی فەردیدا هەرچی بیکەم هیچ جێگە ناگرێت مەبەستم لە ئاستی میدیایدا لە ئاستی حزابی سیاسیدا لە ئاستی کۆمەڵگەی مەدەنیدا یعنی لەو ئاستاندا هێندەی بکرێت کۆدەنجی بکرێت بۆی کەوا پرۆسەکە بە نەتیجە بگات نەتیجەیەک بێت لە قازانج و بەرژەوەندی ئەو هەموو خەبات و خوێن و قوربانیە بێ کە 41 ساڵە لە خەباتی چەکداریدا بەکە لە پێناویدا قوربانیەدات وەڵامەکان شرکێتەوە دو شت کە دەمەوێت بڵێم لەسەر ئەم قسەی مامۆستا عومەر لێر نەما با لێگەڕماتم بخۆی لێرنەوە دەستان خۆش بێ زۆر سپاس دەست خۆش کاک دکتۆر شۆڕش وەڵا باسی ئەوە بوو کە کاک دکتۆر جعفەر بڕیار بوو باسی ئومێد و هیوا و گومان بکات بەڵام تۆ کارت لە گومانە نەهێش بەڕاستی تا ڕادێک گەیاندیتنە یاقین ینی تۆ ئەگەر ئەو باسی لە گومان کردوێت تۆ یەقینت باس کرد دەستوری تورکیا هەمومان ڕەنگە بیست بێتمان خوێند بێتمانەوە بەس بۆ وردێ ناکە بە ڕێزت باست کرد دەستوری تورکیا هیچ فەقەرەیەکی تیا هەیە بۆ ئەوەی ئەسڵ هەر خۆی بگۆڕێت بۆی کورتایە جێبێتەوە یان نەخێر ئەو بابەتانەی باست کرد ئەوێ بەڕاستی بێهیوا بین لەو پرۆسەیەوە پێمان وابێت کە کورد جارێکی تر بۆی نێ ببێتە گەل لە تورکیا ئەگەر دەوڵەتی تورکیا جددی بی لە مەسەلەکە لەوەی بێتە پێشەوە لە چارەسەرکردنی مافی پێکاتەکانی تر ناو تورکیا حتمما مەجاری ئەوەیە دەستور خۆ قورئان نییە نەگۆڕێ ئەتوانن بیگۆڕن گۆڕانکاری بەسەردا بکەن من ناومێدیم نەبەخشی و ئەمە واقعەکەیە خۆ ناتوانین مەسەن ئێمە دەڵە دۆست ئەوەیە بەدگریێنی دوژمن ئەوەیە پێت پێ بکەنی ڕاواقعەکەمان ئەوەیە لە ئێمە لە دەست ئێمە نییە لە دەست تورکیایە باسی دەرفەت دەکەن کام دەرفەت ئەو دەرفەتەی پێش ڕوخانی بەشار ئەسەد زیاتر بوو بۆ برایەکانمان لە ڕۆژئاوا لەوەی ئێستا هەیە زۆر زیاتر بوو لەبەرەوەی خەتەری وڵاتەکە نەبوو بەڵام ئێستا ئەڵێ ئێمە بە هەردووکمان گەلە کۆمەی لێ دەکەین و ئەم ئەزمونەی ڕۆژاوا ناهێری ئەی بۆچی دوێنە و پێرەیە کۆبوونەوەیەکیان کردووە هەندێک شتیان بڕیاریان داوە کە گوایە بستە ناو جێشی سووریە و تێکەڵنەوە ئەگەر تهدیدەکە و هەڕەشەکە زۆر نەبێت ئەی قسە لەسەر کام دەرفەت دەکەن بەڕێزان ئێوە بە واقعی بین
یعنی بۆ ئێمەی کورد لە ڕۆژئاوا باشتر بوو کە ڕژێمی بەشار ئەسەد ماوە جا درندەیە شۆڤێنیە ئەخۆ ئەمەی هاتووە لەو باشتر نییە بۆیە دکتۆرە سەیرانی بەڕێز باسە لە ئیبادەی کورد بەردەوامە لە 1924ەوە پێش ئەو وەختەش چیان لە ئەرمەنەکان کرد ئاواشیان لە ئێمە کرد بەڵام ئێمە وەکو ئەرمەنەکان ئازانە بووین کێشەی خۆمان بگەینە مەحافلی دەولی و بە جینۆسایدی بنەزین وەکو ئەرمەنەکان ئازانە بووین تەلعات پاشا لە ئەڵمانیا تیرۆر بکەین تۆڵی خۆمان بکەینەوە لانی کەم ئەرمەنەکان لە ئێمە زۆر ئازادتر بوون تا ئێستاش کێشەی خۆیان لەسەر ئاستی نێودەوڵەتی بە جینۆساید ناسان بۆیە لە هەموو کۆمەلگای نێودەوڵەتی پەیوەندی نێودەوڵەتیەکان چۆن ئێستا لە کۆمەلگایەکی دواکەوتی وڵاتێکی دواکەوتی وەکو عێراق یا ئێران یا سووریا قانون قیمەتی نییە لەبەرەوەی سەروەری نییە لە ناو کۆمەلگای نێودەوڵەتیش لای ئێمەش ینی لە ناو ئەو وڵاتانە هێز دەخوا چێ دەستی بڕوا هێزی هەبێ ئەمە قانون لەدەست ئەوە لە نێوان کۆمەلگای نێودەوڵەتی هێز دەیخوا ئەو دەرفەتەی کە ڕوو ئەوە بووە ئیسرائیلە بزانە بە زووی حیزبوڵایان لە لیبنان نەهێشت دەست و پەنجەیان بڕی سووریان کۆتایی پێهێنا بەڵام نەهاتن بۆ ئێران ئێرانوە خۆی ماوەتەوە ترسی نییە لەبەرەوەی خەتەری لەسەر ئیسرائیل نییە ئیسرائیل هێزێکە خاوەنی هێزە ئێمەی کورد تا هێزمان نەبێ بەڕاستی دەکەوینە بە ڕەحمەتی کۆمەلگای نێودەوڵەتی تا هێزمان نەبێ هەندێک جار عەتفی نێودەوڵەتی بەهانامانەوە دێ بەڵام ئێمە وەکو خۆمان ناتوانین بەکاری بێنین بۆ نمونە لە 91 بڕیارێکمان بۆ دەرچوو بەڵام یەکسەر ئێمە سوینەوە بەغدا دەستمان لە ناودەستی سەدام حوسێننا نەمانتوانی ئەو بڕیارە ئیستیغلالکەین بۆیە پێویستە لەسەر کورد لە هەموو پارچەکان خۆی دروستکە هێز دروستکە هێز سەرەوە نییە کلاشیکۆف هینە هەبێ هێزی اقتصادی هەبێ هێزی علمی هەبێ یعنی لەسەر ئاستی هەموو ئاستەکان هێز هەبێ هێز دروستکەین یعنی ئەگەر ئەو برادرانە لە ڕۆژئاوا ئەگەر خاوەن هێز نەبووبان هێزەکەیان وەکو ئەوەی ئێمە شڕۆڵ بووایە بەشی 2 هەفتەیان نەدەگرت لەبەر هەڕەشەکانی تورکیا و ئێران بەڕاستی بۆیە هیچ زەمانەتێک نییە دکتۆرە ڕووبار هیچ زەمانەتێک نییە لە ناو قانونی نێودەوڵەتی هەمیشە قانونی نێودەوڵەتی لە خزمەتی ئەو وڵاتانە بووە کە خاوەن هێز بوون ئێتر لە سەردەمی شەڕی سارد و لە سەردەمی یەکجەمسەری و لە سەردەمی دوای جەنگی زیانی یەکەم ئەم هینە مەسەلەی ماندێلا داوایان لێ کرد کە مقاومە ڕابەگرێ بەری دەدەن وتی ئامادە نەبوو ئەمە ئێستا خەباتێکە من ئەڵێم خەباتێکە دەکرێت ئێمەی کورد ئەم گرتنەی بەڕێز ئۆجەلان ئیستیغلالکەین نەکرد ساڵانە لە یادەکەی خۆیدا لە زۆربەی بۆنەکان ئێمە ئیستیغلالیکەین ئیشی لەسەر بکەین لە کۆمەلگای نێودەوڵەتی لەو دەستگایانەی کە تایبەت بە پاراستنی مافی مرۆڤە ناکرێ مرۆڤێک لەسەر بیرروڕای سیاسی کە نوێنەرایەتی داوای میلەتەکەی دەکا 30 ساڵ تۆ داوی بڕێنی لە هەموو دنیادا باشە وڵای پرسیارەکان زۆر بوو زۆری لە من کرا منیش بە کورتی کاک شێخ ئاکۆوا بزانم جواب منیش لەگەڵ تۆم یعنی لەگەڵ ڕێی تۆم ئەو برادرانەکە هاتم بۆ ئێرە خۆزگا کۆڕێکی ئاواشیان دەجێرا بۆ نوخبەیەک مەسەن بات با ئێمەش مانزانی با قسە کەسیە نەک وەکو هەموو مفاوەزاتەکانی پارتی وێچێتی لە پشپەردەوە نەزانین چی هەر ئەڵە کۆبوونەوەکە سەرکەوتوو بوو نازانین چی گوزراوە لە پشکۆبوونەوەکە وەڵا هیچ کنێرخان هیچ تەسریحێکی ڕسمی نییە هیچ شتێک نێرە ئەوەندەی کە باخچەلی لە ناو پەرلەمان وتی عەبدوڵڵا ئۆجەلان بەڕێز ئۆجەلان بێ خیتابێک بدا لە ناو پەرلەمان و داوای چەکدانان لە خەڵک بکە هەر ئەوە چیتر نییە لەلایەنی بەرامبەر هیچ شتێکی تر نییە خۆزیە شتێکە بووایە دەستوری سووریا کاک دکتۆر پێویستە بگۆڕێت چونکە ئەم دەستورەی کە ئێستا دەیانەوێت بگەڕێنەوە سەر دەستوری ساڵی 50 ئەم دەستوری ساڵی 50 یەکەم دەستوری عەرەبی بووە کە ئەڵێ ئەوەی داهێنا بڵێ سووریا بەشێکە لە وڵاتی عەرەب عێراق بەشێکە لە وڵاتی عەرەب بۆیە ناکرێ بڵێ جمهوریە سووریا العەرەبیە لەبەرەوەی هەر کوردیش نییە ئەمە دروزە ئەمە ئەڵەویە بۆیە پێویستە تەئکید لەسەر ئەمە بکەنەوە ئەگەر بکەنەوە سەردەمی کیفاحی مسلح وەڵا کاک عومەرجیان هەر ماوە بەخوا ئەگەر سەردەمی کیفاحی مسلح ماوە یعنی پێویستە چونکە ئەگەر هەندێک جار دیفاع لە خۆت نەکەی نەتوانی بەرگری لە خۆت بکەی زیاتر لە ناوت دەبن زیاتر قڕت دەکەن ئەمە بە ئەزمموی خۆشمان
زۆرمان بینیەوە و تا ئێستاژەوە ئەوە تا ئێستا ڕۆژانە لە ڕۆژاوا لێرە ئەم حەملەمان لەسەرەوە. ستارەخان من بەس باسی بە شان و باڵای بەعسمدا هەڵنەوتووە، وتم لە کۆتایی شەستەکان کۆمەڵێک دەست پێشکەری کرا کاتێک بەنیازی ئەوە بوون ئەو وەختە بەعز زەعیف بوو هاتە سەر حکوم، دەیویست لەگەڵ کورد ڕێکەوتنیەک بکە، هەندێک دەست پێشکەری کرد، دەست پێشکەریەکانیشی نیشانەی ئەوەی ئیجابی لێ بوو، هەرچەندە لە دواییدا ئیتر لە هەموو بەڵێنەکانی خۆی هەڵگەڕایەوە، لە هەموو بەڵێنەکانی خۆی هەڵگەڕایەوە. ئەنجا تا چەند خەتاکە لەوە یا لەلایەنی کوردیش ئەمە بابەتێکی ترە، بەس من باسی تەمجیدی حیزی بەعسم نەکردووە. سپاس کاک دکتۆر، دەستەکان خۆش بێ. سپاس بۆ هەرێک لە بەڕێزانی پانێلیست، زۆر ئازیزماندان، حتمەن ئامادەکردن و پێشکەشکردنیەوە بابەتانە و مانەوە ئەوەندە لەسەر کورسیەک حتمەن ماندووی کردوون. بەڕێزیشتان بە هەمان شێوە 2 ساعت کاتی خۆتان بەخشی بە گفتوگۆ لەبارەی پرۆسەی ئاشتیەوە. سپاس بۆ ئێوە، بە هیواین جارێکی تر دابنیشینەوە ئەوە باز لە سەرکەوتنی پرۆسەی ئاشتی و ئەنجامەکان بکەین کە بەدەستمان هێناون. دووبارە ببورن بۆ ماندووبوونتان. سپاس، بەخێر بن.